سڵاوی خی گەورەتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتان داین لەم کاتژمێرە و کاتژمێری داهاتووش بۆ قسەک لە سەردوا پێشاتەکان لەبارەی ئاگربەست و دانوستانی نێوان ئەمریکا و ئێران قسە لەسەرەوە دەکەین. ئایا ئەو دانوستانی کەوا بڕیارە بەڕێوە بچێت چ دۆسیەک لە خۆی دەگرێت؟ ئایا دانوستانەکان سەردەگرن و ڕۆڵی پاکستان چییە کە ئێستا بەو دانوستانە هەستاوە؟ بۆچی پێشتر لە عومان بوو ئێستا لە پاکستانە؟ ئایا مەوە دەکا ئاگربەستەکە بێتە هەمیشەیی؟ و سەبارەت بە بربەستەکانی بەدەم ئاگربەستیش قسە دەکەین کە ئێستا دوو مەرجە بوون بۆ ئەوەی کە ئاگربەست بەتەواوەت بچێتە بواری جێبەجێکردنەوە. یەکەم شەڕ لە هەموو بەرەکان ڕابیگیرێ بە لوبنانیشەوە و گەر و هورموزیش بەتەواوەتی بکرێتەوە کە تاکو ئێستا ئیسرائیل پابەندی ئەوە نەبووە شەڕ لە لوبنان دژی حیزبوڵڵا ڕابگرێت. هەروەها قسە لەسەرەوەش دەکەین دوایەم دۆخە دوایەم جەنگە ناوچەکە لە بەردەم چیدایە داڕشتنەوەی هێز لە ناوچەکە مەسەلەی هاوپەیمانەتی کورد دوایەم دۆخە دەبێت چی بکات؟ ئەم پرسە لەگەڕێک لە بەڕێزان کاک فەرید ئەسەسەرد و مامۆستا مەسعود عەبدولخالق و دکتۆر دارا محەممەد ئەمین قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک فەرید بەخێر بێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی بچین سەر ئەو توێژانە ئەگەر بە پوختی سەرنجی بەڕێز بزانم لەبارەوەی کە بۆ ئەمریکا و ئیسرائیل سەرکەوتوو نەبوون لەوەی کە ئەم شەڕە لە ڕووی ئامانجی استراتیجیەوە لە ڕووی ڕوخانی بڵین ئێرانەوە بە قازانجی خۆیان تەواو بکەن. فاکتەرەکان چی بوو؟ یەکێ لە فاکتەرەکان پێم وایە کە هەماهەنگی تەواو لە نێوانیاندا نەبوو و خۆشیان ئامادە نەکردو بۆ ئەم شەڕە. ئەم شەڕە بە شێوەیەک هاتە پێش کە ئامادەکاری زۆری ئەویست خۆی لە بنەمادە، بەڵام ئەمان زۆر بە هەڕەمەچی بۆ مەسەلەکە چوون. دووەمیشیان ئامانجیان ڕاستە لە هەندێشتا وەکویەکە، بەڵام لە هەمان کاتیشە جیاوازی لە نێوانیانە هەیە، تێڕوانینی ئەمریکا و تێڕوانینی ئیسرائیل و پێگەی ئەمریکا و پێگەی ئیسرائیل بەیەکەوە بەدڵنیایەوە جیاوازی لە مەسەلەکانە دروست دەکات. ینی ئەمە بووە هۆی ئەوەی کە هەردوو لە شەڕە سەرکەوتوو بوون لەوەی کە شەڕەکە بەڕێوە بەرن، بەڵام لە ڕووی سیاسیەوە هەر یەکێک ئامانجی تایبەتی خۆی هەیە کە هەندێکیان بەدی هاتووە و هەندێکیان بەدی نەهاتووە و هەمە هەنجیش لە نێوانیانە نەبوو بەو شێوەیە کە زۆر پێویستە. بەڵێ هەمانگی لەوان ئیسرائیل و ئەمریکا مەبەسە؟ بڵێ ینی پێشەوەی بۆ نمونە کە دوو هاوپەیمان هەبێت، هیچ هاوپەیمانێک لە خۆیەوە دەست پێشخەری ناکات بۆ شتێکی دیاری کراو. یان زۆر جار هەبووە لەم شەڕەیە ئیسرائیل خۆی دەست پێشخەری کردووە لە شتێکە کە خراپ بووە بۆ هاوپەیمانیەکە و ئەمریکیەکان خۆشیان هەروایان کردووە. دووسێ جار هەندێک لێدوان و هەندێک قسەیان کردووە کە لە بەرژەوەندی هاوپەیمانیەکەی نەبووە لەگەڵ ئیسرائیلە، بەڵام لەگەڵەوەشە ترامپ هەر تەبیعەتی وایە جۆ ناداتە هیچ شتێکە، بەڵام هاوپەیمانیەکە توانیوێتی تا ئێستا خۆی ڕابگرێت، بەڵام بە کێشەیەکی زۆرەوە. بە کێشێکی زۆر بۆ نەیانتوانی ئێران بڕوخێنن. فاکتەری چی بوو؟ ینی خوێنمان بۆ ئێران بۆ سیستەمەکەی بۆ کارتەکانی بەردەم ئێران وەکو پێویست نەبوو؟ بەڵێ ئەوان ڕەنگە ئێرانیان بە عێراق شوبهان دەبێت، ڕژێمی ئێرانیان بە ڕژێمی پێشوی عێراق شوبهان دەبێت. پێیان وا بووە ئەو سیناریۆی کە لە عێراق کاتی خۆی ڕوودا ئەوە زۆر بە ئاسانی لە ئێرانی شروع ئەدات. ئەنجا ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەمانە ئێران ناناسن، ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناناسن، ناوچەکە ناناسن بە چاچی. بەهۆی ئەمەوە هەموو تێڕوانینەکانیان و هەموو لێکدانەوەکانیان چەوت دەرچوو. شەڕکردن لەگەڵ وڵاتێک کە نزیکەی 100 ملیۆنە، نزیکە لە 100 ملیۆن، جیاوازە لە شەڕکردن لەگەڵ وڵاتێکی 20 ملیۆنی و 5 ملیۆنی. ئێران وڵاتێکە 5 جار بەقەد عێراقە. ئەوان بەو جۆرە سەیری مەسەلەکەیان کردو چۆن لە شەڕی ڕزگاری عێراق توانین بە 21 ڕۆژ عێراق بگرن، ئەو ئێرانیش بە 30 ڕۆژ بێت کێشە نییە. لێکدانەوەکانیان هەڵە دەرچوو. باشە، بەس ئەو ئامانجەی کە بۆی هاتبوون ئامانجە سیاسیەکە ڕوخانی ڕژێمەکە نەبوو چکەوتیان لە 3 ڕۆژداری ڕوخێنی، ئەو ئامانجەکە نەبوو سەرەتا؟ خۆی هەل شەڕەکە خۆی بۆ ئەوە بوو، یعنی خۆیان باسییان فراوانتریش سەیریانە کرد، باسی ئەوەیانە کرد کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبێت گۆڕانکاری تیا بکرێت. گۆڕانکاریش بەوە ئەبێت کە ئەم ڕژێمە لاچێت ڕژێمێشتر بێت.
ئەم سیستمە لەوێ نەمێنێت سیستمێکی تر بێتە کایە یان ئەوان نەکات بۆ وڵاتێکی وەکو ئێران ڕەنگە بۆ وڵاتی تریش هەر هەمان شێوە تێڕوانینیان جیاواز ببێت یا گۆڕینی سیاستەکەی یا هەڵسو و کەوتی یا ڕژێمەکەی ئەوە کە پەیوەندی بە ئێرانەوە هەوو بە دڵنیایەوە ئەوان هەر لە سەرەتاوە مەبەستیان ڕووخاندنی ڕژێمەکەی بوو بەڵام تێڕوانینەکانیان هەمووی خۆ ئامادەکاریەکانیان هەڵە دەرچوو لێکدانەوەکانیان هەڵە دەرچوو تەسەوریان نەئەکرد ئێرانیەکان ئەوەندە کارتیان بەدەستەوە بێت کە بتوانن کێشە بۆ ئەوان دروست بکەن وەکەوەی کە ئێستا ئەیبینین کارتی دەستی ئێران زۆر بوو بڵێن ئێستا ئێران هەر لە سەرەتاوە یان تۆ حسابی کە لە 1970 لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە دژایەتی ئەکرێت ئیتر تووشی شەڕی عێراق ئێران بوو تووشی کۆمەڵێک سزای ئابووری بوو کێشەی ئەتۆمیەکەی هاتە سەر یعنی لە 1970 تا ئێستا ڕاهاتوە لەسەر ئەو کێشانە ئەنی سەر بنەمای فشار و سزام سیستەمە بەڕێوە دەچێت ماوەتەوە بەرگەگرتنی فشار بڵێ ئەنجا ئەوانش وەکو جیاوازیەکیان هەیە لەگەڵ یەکە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی بۆ نمونە لە عێراقا ئێمەی کورد ئەم ڕژێمی پێشومان بەهی خۆمان نەئەزانی لە سووریەکان ئەم ڕژێمەیان بەهی خۆیان نەئەزانی بەڵام ئەوەی ئێران جیاوازە خەڵکی ئێران ڕنگ هەمووی ناب لە 100% بەڵام ڕێژەیەکی دیاریکرااو کە زۆرە ڕژێمەکە بەهی خۆیان ئەزان وڵاتەکە بەخوی خۆیان ئەزانن بەرگری لێ ئەکەن یان ڕەنگە لە وڵاتی تر هەبێت کەس نەچێت بەرگری لە وڵاتەکە بکات بەشداری بکات لە خەبات بەڵام لە ئێرانە کە ئێستا ئەیبینین بە دڵنیایەوە هەموو خەڵکەکە ئێستا 4 میلیۆن کەس خۆیان نووسی بۆ خۆ لەبەرەوە ئەمە ئەو شتانەیە کە لە کاتی پلاندانانی استراتیژی شەڕەکەدا ئەمریکیەکان و ئیسرائیلیەکان دایان نەنابوو ئەمە یەک دووەمیشیان گەورەترین هەڵی ئەمریکیەکان ئەوەیە کە بەشداری ئیسرائیلیان بەشداری پێکرد لە شەڕەکە ئیسرائیل وڵاتێکە تا ئێستا پێگەیەکی دۆستانەی لەگەڵ یەکەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە لەگەڵ گەرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە هەم لە ڕووی نەتەوەیەوە هەم لە ڕووی ئینسانیەوە هەم لە ڕووی ئاینیشەوە جیاوازی زۆر هەیە لەبەرەوە ئەمە هەڵەیەکی گەورە بوو کە ئەمان کردیان دێمە خزمەت دواتر کاکتۆر جەنابشت بەخێر بێی ئەگەر ڕخسەتە بێسمە هەولێر دوایی دێمە خزمەت جەنابەت مامۆستا مەسعود ئەگەر لەگەڵ مامی سوپاسیان بەدەبوونت دەکەین ئەگەر سەرنجی بەڕێز بزانین لەبارەی ئەم بڵێن هەموو توێژانەی کە دەکرێت کە وا بڕیارە لە پاکستان بەڕێوە بچێت سەرنجی بەڕێزت پێ وایە سەردەگرێت یاخود بوو ئەم جەنگەوە کۆی پلانیان بۆ دانابوونە چۆ پێشەوە و ئێستا لە قۆناغیەوەن توێژ لەگەڵ ئێران بکەن بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاسان دەکەم لەوەی دەنجتا و بە خێراتنی هەردوو میوانە بەڕێزەکەتان دەکەم سپاس دەکەین بەڕاستی ئەوەکو باستان کرد کۆمەڵە گفتوگۆی زۆر خۆشتان کرد جێم لێ ڕاگرت بوو ئەنی ئەو دانیشتیان ئەو مفاوەزاتەی سبەینێ سوالەکەوا تێگەیشتن زۆر جار جێمان لێ دەبی دەرێن ئەرێ دانوستانیش بەشێکە لە شەڕ نا لە هەموو شوێنەکە ئەوە نییە ئێستا ئەو تعریفە لەو شەڕە تەواوە دانوستانیش هەر شەڕە شەڕەکە چییە ترامپ و ئەمریکا و بابرێن ئیسرائیل کە هاتنە ناو ئەو جەنگەی بەڕاستی بە نیازی ئەوە نەهاتن ئەوەندەی بە هەنێم لە بیرمە وازم ساڵی 1970 بوو عینی یەکێتی سۆڤێت هاتە ناو ئەفغانستان ڕێک لە بۆ 40 ڕۆژی هاتوو دوای چەند ساڵی خایاندوو بۆ هۆی ئەوەی یەکێتی سۆڤێتیش پارچە و ئەن زۆر جار هەیە قەبڵاندن و تەخمین کە هەڵە دەردەچی سەرنجامەکەی وای لێدەی تووشی وەزعکی ئالۆز دەبن یعنی ئەمە لە هەفتەی ڕابردووازم لە گفتگوۆیە گوتمان ترامپ ماندوو بووە ڕاستە وەکو جەنابتان باستان کرد ئەمەش کاتخۆی باسمان کرد پرۆژە و ئامانجەکانی ئیسرائیل تا ڕادەیەک جودایە ئەمریکا جودایە لە بۆ ئیسرائیل چەند شەڕ بکەن تەواوە ئامانجەکەی تا ڕادەیەک دیارە بەڵام لە بۆ ئەمریکای وازح نییە لەبەرچی چوو بە ناو شەڕی ئەجا خاڵی لاوازی ئەمریکا و تڕیان بابرێن ترامپ وەڵام من حەزم لێ هەمجارێ ناوی ترامپ بینین بڕێک لە ئەمریکای جیای کەینەوە یعنی پرسوڕای نە مەوڵەتەچی لە نەتەوە یەکگرتووەکان وەرگرتووە نە لە ناتۆ نە لە یەکێتی ئەوروپا
ینی دوایە گلەیەکی زۆری لێکردن ئەسڵ قسەی ناشیرنی بەرامبەرکردن خەریک بوو ناتۆ تێکچی یعنی ئەوانە هەموو نیشانەیە ئەوەیە کە ئامادە سازیەک لە بۆ ئەو جەنگە نەکرابوو هەر بە قسەوایان دانابوو چەند ڕۆژێک دوایەوە دەرنەچوو ئێستا تووشی شەڕ وەستان بووینە ئەگەر چێتان دێبی بەڵێ دوێنێ ڕۆژی پێشی شەڕاوەستانی ترامپ قسە چی کرد گوتی وەرەو قسەکانی هەمووی مخالفی قانونی دووەری مخالفی وەکو برێی منطقی ژیانە لە سەدەی 21 بەڵام ئەو گوتیە من وەکو ڤەنزوێلا دەمەیە بگەمە نەفتەکەی ئێران و لە بۆ خۆمانی بین بەڵام شعبی ئەمریکا ڕێیەشکیان هەیە دەرێن بکشێنەوە یعنی نیشانەی ئەوەیە کە فشارەکی لەسرە لەوێ لەژێر ئەو فشارە و لەژێر مقاومەی ئێران شەڕەکە ڕاوەستا ئەو ئامانجانەی ئیسرائیل و ئەمریکا نهاتەدی دەتوانین برین سەرکەوتونەوە بەڵام ئەو معنایەوە نییە ئێرانیش سەرکەوتوو تقریبان هەموو لایەک دۆڕان هەر میلەت هەر جیهان زۆر دۆڕاو بوو لەو شەڕی ئەجە سبەینێ ئەو مفاوەزاتە زۆر ئاڵۆزە ترامپ دەیەوێ ئەوەی لە شەڕەکەی بەدەستی نەینایە مادەچی بەهێز لە بۆ وتاری لە بۆ وەکو برێ خۆڵچێژان و پۆز وەکو لە هەولێری دەرێن لە مفاوەزاتەکەی شتێکی دەستکەوی لەبەر هەندێک زۆر ئالۆزە سبەینێ بەڵێ پەیوەندی بە دۆستیەکانەوە ئالۆزیەکەی کە ئەسخۆ کارتی دەستی هەردووکیان ئێستا ئێران گەروی هورموزە مەسلەی ئەو گروپە چەکدارەکانە مەسلەی ئەتۆم موشەکە ئەی کارتی ئەمریکەکان چیە جگە بڵین ئەو سزای ئابوووریە کارتەکان هاوسەنگن بۆ گفتوگۆ خۆی زەنی هەندێک مفاوەزات لەو شێوازەی کرایە کات خۆی سەردەمەی ناوی لێنرا بوو جەنجی سارد لە بینی ئەمریکا و یەکێتی سۆڤێت یەک دوو جار دانیشتن کرا بەڵام وەکو برەی زەمینەی زۆر لە بۆ ساز دەکرا بە تایبەتی دیبلۆماسیەت و ئەوانە و کات خۆی ئیسرائیل و وڵاتانی عەرەبی یان فەڵەستین دانیش ینی ئەوە یەکە لەو شێوازانەکە زۆر حەساسە دانیشتنەکە ئەی پێی دەگوترێت دایڤێرج ینی کۆنڤێرج نیە دایڤێرج ینی چیە لێک دوورن لە هەموو ئیشەکان وچە نەزەریان زۆر لێک دوورە لە ژیانیش لێک دوورن لە حەزارەت لێک دوورن لەسا ئاستی یاسای نێودەوڵەتی لێک دوورن خاڵی لاوازی ئێرانیش باس بکەین ئەوەیە کە ڕاستی بنیەی تەحتی زۆر خراپ و ئێران بووە و دۆستیشی نییە ئیسرائیل و ئەمریکا ڕاستە پرسوورایان بە زۆر نەکرد بەڵام وڵاتانی عەرەبیان لەگەر بوو جیهان خەستن سەرەتا ئێران هەر بە تاقیتن هەبوو بەس خۆڕاگریەکەی وای لێ کرد خەڵکێک بێتە بەینیان وەکو پاکستان زۆر بەداخە وڵاتانی عەرەبی لەبەر هەڵوێستە ناشیرنەکانی خۆیان لاوازەکانی خۆیان نەیانتوانی ئەوانە نێوبژی کردبن ئەم هەر قسە چی دەکەم دەکرا کوردیش یعنی زوو بەڵام لە ئەوە ئێستانە قیادەی حەکیمی هەبوایە یعنی شخصیاتی قیادەی کوردیش هەبوو نێوبژی کردبوونایە لەو بابچکە لە ئاخیر لەحزا ترامپ و ئێران هەردوو لا بەس پێویستیان بەوەی بوو یەکێک ستۆپەچ بکە برێکاکە ئەوجا بازبی هەردوو لە حەزیان لێ بوو شەڕەکەی ڕاگرن بەڵێ سوپاس دەکەم دێمە خزمەتت مامۆستا دواتر کاک تۆر جەنابشت بە خێر بی دەمویستەنجی بەرز بزانمە سەر وەستانی شەڕەکە گەر بە پوختی ینی هۆکارەکەی دوایش بۆ پاکستان ینی ئەم ڕۆڵێکی ئێستا پاکستان دەیبینی پێشتر لە سەڵتانەتی عەمان هەبوو قەتەریەکان ناو بژیوان بوون ئێستا بۆ ئەو ڕۆڵە پاکستان دەیبینی پێویستی بە چیەوە بەنای خۆی بەخشەندە مێرەبان سڵاو لە بەڕێستان و لە میوانە بەڕێزەکان و لە بینەرانی خۆشەویست لە ڕاستیدا ئەم جەنگە سەرەتاکەی کە ئەمریکا و ئیسرائیل دەستیان پێکرد بۆ ماوەیەکی کورتخایەن بوو بە بۆچوونی خۆیان پیان وا بوو جەنگەکە بۆ هەفتەیەک شتێک لەو بابەتەی و گەرانی ئێران ڕاپەڕن و ڕژێمەکە کۆتایی دێ و سەرکەوتنێکی گەورە بەدەستێن هەر ئامادەکاریەکە بۆ هەفتەیە کرابوو بەڵام دوایەوەی جەنگەکە درێژەی کێشاو ئەو لایەنانەی کە دەست پێشخەریان کرد لە شەڕەکە کە ئەمریکا و ئیسرائیل بوون کەوتنە ژێر فشارێکی گەورە لەلایەن دۆستەکانی خۆیان بۆ نمونە ئەمریکا لەلایەن ناتۆ کە نزیکترین ئەندام و توانین بڵێن ئەمریکا سەرۆکایەتی ناتۆوەکە و لە دامەزرێنەرانی ناتۆیە و زیاد لە 60 بودجەی ناتۆش هەر ئەمریکا دابینی کردووە سەری کرد ئەندامانی ناتۆشی لەگەڵانیە دواتر سەیری کرد ئەمریکا خەڵقی ئەمریکای لەگەڵانیە یعنی هەموو ڕاپرسیەکان پیشانێدەن لە 70 خەڵقی ئەمریکا دژی ئەم شەڕن
دوجار ترامپ سەیری کرد بەشێک لە کۆنگرێسمانەکانی کۆماریەکانیشی لەگەڵ نییە یعنی حسابکە ناو ئەمریکای لەگەڵ نییە دۆستەکانی دەرەوەی ئەمریکای لەگەڵ نەبوون وەکو ترامپ لە یینەکە باسی کردوتی لە دەرەوەی ناتۆش وڵاتانی وەکو کۆریا یابان گلەی لەوانە کرد کە هەڵوێستیان نەبووە و هاوکاری ئەمریکا نەبوون تر ئەمریکا پێی باش بۆم شەڕەوە زیاتر درێژە نەکێشیەوە ترامپ بە دوای مەخرەجێکە گەڕا بۆی بڵێ من برا و سەرکەوتوم هەرچەند زوو ئەیوت ئێران ماسی ساڵ گەڕاندە دواوە بنیای تەحتیمان لە ناوبەر هێزی دەریایی هێزی ئاسمانی هێزی زەمینی بۆی بە خەڵک بڵێ ئیشی گەورەمان کردو و کۆنتترۆلیەوەمان کردو گەروی هورمزەکەینەوە و شتێک لەو بابەتانە لەبەرەوە ئەمریکا خۆی خوازیاریەوە بوو یەکێک بێ ناوبژیوانی بکە وەکو مامۆستا مەسعود زۆر ڕاست بوو کە ترامپ بە دوای کەسێکە گەڕا بێ ئەوە بکە ئێرانیەکانیش معلومە ئێران زەربەیەکی زۆر گەورەی بەرکەوت و بەرپرسەکانی هێڵی یەکەمی هەمویان لە ناو چوون و هەرچەندە ئێران دەوڵەتێکی مەذهبیە یعنی وەکو وڵاتانە نییە یەک قائیدی هەبێ یەک کەسێک دروستکەری بێ مەسەرەن لە عێراقا سەدام حوسێن بوو لە سووریا بەشار ئەسەد پێشتر باوکی بوو لەسەر ئەوە ئەساسە بنیادنابێ دەوڵەتێکە لەسەر ئەساسی مەذهبی بنیادنرا و هەموو ئەو کەسانەی باوەڕیان بەو مەذهبگەراییە هەیە لە ئێرانە پشگیری لەو دەوڵەتە کە نەگەر خامنەیی نەمێنێ و شتە باش نەمێنێ و خەڵقی تریش نەمێنێ ئەوە چۆنەڵێ لە دەوری فکرەیەک عەقیدەیەک کۆبوونەوە کە لەبەرەوە مەبەستم چییە بەگشتی ئێرانیەکانیش خوازیاریەوە بوون کە شەڕەکە کۆتایی بێ و یان جەنگەکە بوەستێ هەناسەیە بن بتوانن لانیکەم پەیوەندیەکانی خۆیان ڕێکخەنەوە لەم بینەچا پاکستان بەم دەوراستە و پاکستان گەورەترین یەکێک لە بەهێزترین دەوڵەتانی جیهانی ئیسلامیە پاکستان علاقە و دۆستایەتی لەگەڵ ئەمریکاش و لەگەڵ ئێرانیش باشە و پاکستان دراوسێن و پەیوەندی لەگەڵ ئێران باشە و پاکستانێکێکە لە وڵاتانی دژی فراوانخوازیەکانی ئیسرائیلە زۆریش بەتایبەتی خەڵقی پاکستان زۆر مەبەستیان بوو کە بە تایبەتی ئیسرائیل کە هاتە ناو ئەم جەنگەوە کە ڕێگە نەدرێ ئیسرائیل ئەوە خەڵک خۆپیشاندانیە کرد هەتا فشار لەسەر حکوومەت و دەوڵەت هەبوو کە نابێ پاکستان بێ هەڵوێست بێ لەوەی کە ئیسرائیلی کە بەوانەما لە لێدانی غەزەوە چەند ساڵێکە بەردەوامە هەتا ئێستا پاکستانیەکان و معلومە حکوومەتی پاکستانیش هەم فشارێکی ناوخۆی لەسەر بوو بۆی کارێک لە سەدا 20 شیعە پاکستان پاکستان لە سەدا 20 کەمتر بە دەقیقی نازانم بەستە سەورەکەم لە سەدا 10 شیعە بێ بەس موهمەیە مسلمانانی پاکستان بەگشتی دژی ئیسرائیلە و دژی ئەم هەڵمەتانەی زایۆنین بۆ سەر غەزە خۆی ئەساسەن لێوە دەستی پێکرد ئێستا ئێرانیشی هاتە سەر بە هەر حاڵ ئەوان هەردوو تەرەفەکە بە دوای نابژوانێک ئاگەڕان پاکستان هاتە پێشەوە پەیوەندی بە هەموو لایەکەوە کردو و دوور نییە ئەمریکا خۆی پاکستانی ڕاستپاردبێ وەرە نێوەنگیری بکە و شەڕەکە ڕاگرین ئەمڕۆ دوێنێ با بڵین دوێنێ دوایەوەی کە ئیسرائیل هەر بەردەوام بوو لە لێدانی ئێران و لە لوبنانیش ئێرانیەکان هاتنە سەرەوەیان بەشداری ناکەین ئەگەر ئیسرائیل هەروە بکە لە لوبنانە ئەمریکا داوای لە ئیسرائیل کرد کە هێرشەکانی ڕاگرێ و ئیسرائیلی بڕیاریدا دانوسان بکە لەگەڵ لوبنانیەکان هەمووی لە پێناویەوەی دانوسانەکە بکرێ مەرج نییە بگەنە ڕێککەوتن چونکە لێک دوورن داواکاریەکانیان لێک دوورن ئێران دەیەوێ هەیمانەی هەبێ بەسەر ناوچەکە هەر ئێران نا و ئەمریکاش دەیەوێت دەسەڵاتی ئێرانی نەمێنێ و خۆی لانی کەم بەرژەوەندیەکی کەی هەبێ لە ناو ئێرانیا لە گەروی هورموزیا لە ناوچەکە بەڵام دەکرێ وەکو جەنگی سارد دانوسانەکان درێژە بکێشێ ئەگەر بەم 2 هەفتەیە نەگەنە نەتیجە بە بۆچوونی من درێژەکرێتەوە 2 مانگی تر 3 مانگی تر هەر بۆ بابەتە ئەگەر بەستەکە ناشکێ چونکە ئێستا ئەگەر بەس پێویست بۆی کە شەڕی لوبنان ڕابگیرێ گەروی هورمز بکرێتەوە ئەزانی چیت بڕوا ناکەم بەم 2 هەفتەیە بشکێ ئەوە ئەگەر بەستا بۆ دوای ئەوەش ئەگەر پشکێ شتێکی سنووردارە بێ چکە لە بەرژەوەندی هیچ لایەکیان نییە درێژەی پێ بدەن خۆ ئەمە سیاست و سیاستکردنە و گفتوگۆشە هەموو ئەگەرێکی تایە دووریش نییە ئەمریکا بە دوای شتێک ئاگەڕە زۆر بەڕوونی ترامپ چەند جارێکی شارەتی پێدا سەرەتا بەو تعبیرەی وتی ئەتوانی من وایە تۆڵایە گەروی هورمز بەڕێوەبەری ئێستاش داوایەکە لە چەند شوێنێکە لەم دوو ڕۆژە لە دوسێ شوێن تەمە ڕۆژی وایە 15 جار تەسلیحەدا هەر پیاوێکی زۆر بڵێەوەی نیشە زۆر جا قسەکانێکی دژبەیەکن باسی لەوە کرد کە دەکرێت ئەمریکاش بەشی هەبێت لە بەڕێوەبردنی گەروی هورمز داوای ئەوەکە خۆ دوورنی ئێرانیەکان ئەگەر بیانەوە سیاست بکەن ئەچەر ئەمە تۆزێک دوورە بەڵام ئەگەرێکە
هەر بۆ شکاندنی دەوڵەتانی کەندا و دەوڵەتانی عەرەبیش ئەمریکا بکەن بە شەریک نسبەتێک لە گەروی هورمز و بەڵەبەیەکەوە هەرچەند ئەمە پێچەوانەی یاسای نێودەوڵەتیە چونکەوە ئاوی نێودەوڵەتیە بۆیان نییە باج و خەراج لە خەڵک وەرگرن بەڵام ترامپ قسەکەی کردو ئێرانیەکانیش باس دەواکەن و قسەکەی مشتەباش ئەم شەو چەند خولەکێک بەر لە ئێستا تاکید لەوە کاتەوە کە گەروی هورمز لەمەوە دوا بە شێوازێکتر بەڕێوە ئەبرێ ئەوە گەری هەیە کە بە دوایەوە بگەڕن باجێک لەو ڕێگای هاتوچێ وەرگرن هەرچەندە وڵاتانی دنیا بە تایبەتیەوە ئەمڕۆ بە ڕاشکایی وتیان بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و حتمما سین و رووسیاش پێشتر دەڵێن ناکرێ هیچ کەس باج وەرگرێ لەو ڕێگایە چونکە ئەو وەکوتمان ئەو ڕێڕەوە دەریاییە بە تەنیا ئێران و ئەمریکا نییە. دەم خزمەت کاک فەرید سەبارەت بە پێ دوایە بەڕێک بکەون دوایش ئەگەر خوێنەوەیەک بۆ ترامپ بکەین لە ئێستادا کە قسە دەکات لە کاتی شەڕەکەدا کاریگەری لەسەر پێگەی ئەمریکا و بڵێن تا باز بکێ ڕێزی ئەمریکا لە لای هاوپەیمانەکانی لە لای دۆستەکانی ینی ئەگەر هەڵسەنگاندنێکی بۆ بکەین من پێم وایە ئەبێت لە دۆستە نزیکەکانی دەست پێ بکەین نەک لەوانی تر یان بۆ نمونە ئەوروپیەکان هاوپەیمانی سەرەکی ئەمریکا ئەوروپیەکانن یانی یەکێتی ئەوروپا و بەریتانیا ئەمە خۆی داوای کرد خۆیان ناتۆیان دروست کرد و ئەمریکا خۆی ناتۆی دروست کرد و زۆربەی ئەوروپا ئەندامن لە ناتۆ بەڵام کاتێک کە داوای کرد بەشداری بکەن لەگەڵ ئەوە لە شەڕا دژی ئێران هەمویان ڕەتیان کردەوە کەسیان پشتگیری نەکرد ئەمە بەڵگەی ئەوەیە کە ئەوان ڕاستە یان حەزەکەن هەر ئەو پەیمانە بمێنێت و ئێستا خۆی قسە بە پەیمانی ناتۆ ئەڵێتەوە نەبێ باشترە ئێمە بۆ چیمانێ ئەمە لی دەرەچێت خۆی درستی کردو و خۆی بە تەمایە لی دەرچێت بەڵام یان لە هەموو حاڵەتێکدا هەموو قسەیەک کە ترامپ ئەیکات مەرزیە جێبەجێشی بکات و مەرجیش نییە کە لایەنەکانی تریش هەر پێی قبول بکەن و ئەوانە تەنانەت ئەوەی ئێرانیش چووکە بەسەلەی گەروی هورمز ئەمە یەکەم جارە کە وەکو کەناڵ حسابی بۆ ئەکرێت یان دەواازەیە گەروێکی ئێرانی ناکرێت چووکە ئەمە تۆ حساب کە ئەمە گەروە یعنی ئەمە کە وتت گەروی یعنی دوو لایەنی هەیە خۆ ئەمە تەنها هی ئێران نییە بێ حسابی عمانیش بکە ئەگەر وا بێت آخر قسە لەگەڵ عمانەکانیش کرا بگوایە بێکە وەریگەن چونکە ئێستا بە فعلی دەڵێن ئێستا ئێران وەری دەگرێ باجەکە دۆلارێک بەڵام ئەمە شتێکە مامۆستاوتی لەگەڵ یاسای نێودەوڵەتی ناگونجێت یعنی ئێمە نۆکەندمان هەیە و گەرومان هەیە نۆکەندەکە ئەمە وڵاتێکە دەرفەتێکە هەندێک شوێن هەڵە دڕێت و دواتە دوو دەریا بەیەکەوە ئەبەستێتەوە یعنی کارێکی جهودێکی کردووە و ماندوو بووە و پارەی سەرف کردووە و کارێکی وای کردووە کە کەشتی وڵاتەکان قازانجیشی لێ بکات لەباتەوەی بسوڕێتەوە بۆ مەسافەیەکی دوور بەوێ ئەڕوات یان فەرقی هەیە ئەمە لەوێ ئەمێنێتەوە لەو نۆکەندانە بەڵام ئەمە سروش دروستی کردووە و دەمێکە ینی هەر لە یاسای نێودەوڵەتیدا وەکو گشتی وەکو دەریا یعنی کە تۆ کەشتیت هەبوو کە بچیتە دەریای سوورە دەریای ڕەشە دەریایی یعنی ئازادی هیچ کێشەیەکت نییە خۆ نابێ پارەت لێ بسەن لەبەر ئەوەیە چیتە دەریایی ناوەڕاست بۆ نمونە واقعێکی دڵی یاسای نێودەوڵەتی نەماوە ئێستا ترامپیش مەسەرەن ئەوش پێڕەوی یاسای نێودەوڵەتی ناکەوە ڕەنگەم بارودۆخەوە ناکەن بەیەکەوە ئیدارێکی نوێ بۆ گەروی هورمز هەموو شتێک ممکنە بەڵێ هەموو شتێک ممکنە چونکە لە هەموو حاڵەتێکدا یاسا مرۆڤ خۆی یاسادا ئەدێت خۆی بە پێی بەرژەوەندیەکانی خۆی و یاسای نێودەوڵەتی یەکە سیاسیەکان خۆیان ڕێکەکەون لەسەری و بەردەوام ببن ئەمە ڕەنگە یعنی ئەم شەڕ ڕەنگە هەندێک لێکەوتەی لێ بکەوێتەوە کە کاریگەری هەبێت لەسەر تێڕوانینە کۆنەکان ئەوەی کە پەیوەندی بە کاروباری نێودەوڵەتیەوە هەبێت لەوانە مەسەلەی گەروەکان ئایا ئەمە هەروەک خۆی ئەمێت ئەگەر وا بێت بە دڵنیاییەوە گەروی ئەوەی پێڵێن گەروی جەبەڵ تارق ئەبێت ئەویش وا بکات بابل مەندەب ئەبێت وا بکات گەرویەکە لای چین ئەویش ئەبێت وا بکات یان ئەو وڵاتانە هەندێک چەند قازانجەکە نەگەر وا بێت بۆ نمونە ئیسپانیا مەغرب ئەتوانن قازانج بکەن لە بابل مەندەب یەمەن و ئەوەی ئەو بەر
قازانجەکەن یعنی ئەوانە کێشیان نییە بەڵام ئەمە ڕەنگە کاریگەری هەبێت لەسەر گرانبوونی هەندێک کاڵات چووکە چەند باج بدەی زیاتر بە دڵنیایەوە بازرگانەکەش بە گرانتر ئەیفرۆشێت باش بە سەبار باگر بەستەکەەوە جگە لە گەری هورمز بڵین بەرەکانی شەڕشیدا و بەس ئێستا شەڕشێ لە لوبناان حیزبوڵای لوبناان ئێران بەیەکەوە بەستێتە بۆ ئێرە هەموو بەرەکانی شەڕ بەیەکەوە دەبەستێتەوە بڵێن حوسەکان حیزبوڵای وەکو بەشێک لە ئاسایشینەتەوەی خۆی دەیبینی ینی بێکەوە بەستنەوەی بەرەکان ئیسرائیل پێوە جیایکردنەوە بۆ دابەشی کردن ناخۆی ئەو بڕیارەکە دەرچوو بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست دەرچوو یعنی ئەو شەڕانی کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە هەموو ئەبێت ڕابگیرێت ناوی هیچ شوێنێک نەهاتوو بوو باسی لە هەموو بەرەکانی شەر ئەو کاتێک کە بڕیارەکە دەرچوو چەند شەڕ لە ناوچەکەدا هەیە کە ئەو ئەڵێت شەڕەکان بوەستن ینی هینێکی تعریفی تایە ئەلفلامێکی تایە بڵێن یاخودەیەکی تایە بەنگلیزی ینی کە باس لە شەڕەکانەکات ناوی ناهێنێت ئێمان وایە هەیە هەمومان ئەزانی شەڕەکان چییە و بڕیارەکەش بە تەحدید ناوی نەهێناوە لەبەرەوە ئەکرێت بەو جۆرە سیر بکرێت کە ئەمە لوبنانیش ئەگرێتەوە بەڵام ئەگەر مەسەلەکە تەنها شەڕی ئەمریکا و ئێران بێت ئەوە ئەو ئیسرائیل پابەند نەبێ کاریگەری دروست دەبێت لەسەر ئەوەی کەم ئەگەر بەسەر نەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەنجا ئەوە ئەوەستێتە سەر وڵاتەکان چۆن فشار ئەخەنە سەر ئیسرائیل و چۆن فشار ئەخەنە سەر حیزبوڵاش بۆ ئەوەی ئەم شەڕە بوەستێت یان ئێران ئەتوانێت فشار بخاتە سەر حیزبوڵڵا و ئەمریکاش ئەتوانێت فشار بخاتە سەر ئیسرائیل ئابە بشێوەیە ئیتر ئەم کێشەیە چارەسەرە بێت ینی لوبنان ئەو کاتە بەشدار بێت یا بەشدار نەبێت یعنی ئەم یاسە ئەم بڕیارە بیگرێتەوە نەیگرێتەوە لایەنەکان ئەتوانن چارەسەری بکەن یعنی وا بکەن شەڕەکە بوەستێت سپاس دەکەم دێم خزمەت ماوەسە مەسعود بینەوە خزمەت بەڕێزت سەبارەت بە پرسی ڕێکەوتن پێ دوای ئێستا بەڵێن کۆمەڵێک مەلەفەیە بۆ ڕێکەوتن مەسەلەی ئاتۆمە موشەکە گەروی هورموزە مەسلەی پاڵپشتی ئێرانە بۆ بڵێن گروپە چەکدارەکان و هەڵگرتنی سزاکانی سەر ئێرانە ئێران داوای قەرەبوو دەکات ئەگەری هەیە ئێمە ئەمە ئەگەر بەستە بڕوابەرە و ئەوەی کە ڕێکەوتنێک ئاشتێک بەدی بێت وڵی خۆی جارێ شار زۆر باش نییە چکە ژمارەی دانیشتوان لە 8 ملیارە بەرەو 9 میلیارد دەچی وەکو جەنجی جیهانی یەکەم و دووەم نییە 1-2 میلیارد لەسەر زەوی بن هەر خۆی ئەو هەموو ژمارە دانیشتوانە قەیرانە تەنگشەیە یعنی کەمترین شەڕ بە معنای جەنجی جیهانیە حیسابە لە ڕەنگە لە جەنجی جیهانی یەکەم و دووەم 170-80 هەر ئاگاشی لە شەڕێ نەبی بەڵام ئێستا هەموو تاچێک لە ساور زەویە کاریگەری شەڕی لەسە دەکرێت لەبەرەوەی ڕاستی پێویستی بەوەی هەیە خەڵکەشی زۆر عاقڵ ئێستا سەرۆکبی ینی خاستن ئەمریکا دەوڵەتێکە کە وەکو باستان کرد هەردوولاتان ینی مەسئولیەتی زۆر لەسەرشانە لە جیهاندا ینی شایستەی ڕئیسەکی زۆر عەقڵانی ترە ینی مەسئولیەتی لەسەرشانی بۆ شێوازە مجازەفەی ڕۆژانە دەیکا لێدوانەکانی ڕاستی هەمووی ئەو لێدوانانەی ئەگە بکەیە مەلەف بەس لێدوانەکانی حەقی دادگاییکردنی هەیە و حەقی زیندانیکردنی هەیە یعنیەوە ئەو خوێندنەوەیە یان نەکبرین ئەمە ئەوە هەڵوێزبی لەبەر هەندێک شەڕەکە بە کۆی گشتی زەرەری تێدا بوو ئەمە وەکو باسمان کرد ئێرانیش زەرەرێکی زۆری کرد ئێرانیش ڕاستە هەڕەشە دەکا یان بە خۆی دەرێ ئەمە سەرکەوتوین بەڵام ئەمە هەمومان تێگەین لە چوەسع و بارودۆخێکدا بووە لە دوای شەڕیشدا لە قەیرانەکان دەرناچی یعنی زۆر خراپ لیدرە لەبەر هەندێ ڕەنگە پێیان خۆشوی بەڵام دووبارەی دەکەمەوە گەلک زۆر لێک دوورن خاڵانەی کە ئێران تەقدیمی کردیا لەگە ئەوەی ئەمریکا دەیەوێ زۆر لێک دوورن بەڵام یعنی جاریش وایە دەکرێت ینی مەزلیسەکی ئاشتی عالەمی دروستبی بەس یەک شتەیە کەس نایەتە ناو ئیشەیە کێشە ئەوەیە ئێستا لەبەرچی دەنگۆ پرسیارتان کرد پاکستان هاتن ینی نا ئەوروپا ئامادەیە بێتە ناو نێوبژێک کە ترامپی تێدایە نە سین و رووسیا یعنی هیچیان ئامادەنینە لەبەرەوەی بەڕاستی مەترسیان لە نامەعقولیەتی ترامپ هەیە لەو بابەتانە بەڵام بەگشتی ئەمە وەکو کورد لێرە قسە دەکەین
ئەمە ئەو شەڕە زۆر بە خراپی دەیبینی زۆرمان پێ باشە یعنی ئەوگەر ئەوەکو پێم وایە هەموو جیهانیش ئەو ڕێی هەیە چکە گرانیەکی زۆری یەخستە جیان واگە شەڕە بەردەوام وایە گرانیەکی یەکجار زۆر دەکەوتە جیان وە بە تایبەتی لە بۆ ئێمەی کورد و ناوچەکە گرانی و گۆڕانکاری و نەبوونی موچە و پێدابڕۆ هەڕەشە لە سەهارێم و یعنی دەرگای فتنە و دەرگای وەکو برێ گۆڕانکاری سەلبی زۆر بەڕێوە بوو یعنی هەرم یە قسە دەکەم لەو بارەی کە ئێمە پێمان خۆشە شەڕاوەستیانە ئێستا مەزیسەکی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست کرایە ڕاستی ئەو ئەنجومەنەی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە قەول بوو ئەگەر ترەمپ سەرکەوێ ئەو شەرقلاوسەت تەسلیمی ئەوانە بکرێ ئەوانە نەک دۆست و یان بێلایەن لەبارەی کورد هەمووی دژمنی کورد بوون دژمنی تقریبا عێراق بوون لەبەر هەندێک وەزعی زۆر خراپ هاتووە پێش ئێمە هەموو دنیا پێ دەچی پێی خۆشبی ئەو مفاوەزاتە سەرکەوتوبی بەڵام ڕاستی ئەوکبرەی کێشەکان زۆر گەورەترن لە پانتایی هاوبەش بەس هەردووبارە دەبی برین ئەگەری ئەوەش هەیە شەڕ ڕاوەستی و ئەگەری ئەوەش هەیە شەڕیش دروست بێتەوە بەڵێ بەس ئێستا ئێمە پێدوە لە ماوەی 2 هەفتە بگەن بەڕێکەوتن یاخود ئاگر بەس درێژ دەکرێتەوە یاخود قۆناغی نەشەڕ نەئاشتی بڵێن هەر بەردەوام دەوێ خۆی ئەگە ئیرادەی ئیسرائیلی بی شەڕ بەردەوام بی بەڵام ئەمریکا زۆرە ڕوانگەیشترێ ئێرانیش زۆرە ڕوانگەیشتری هەیە ئاراستەکەی جیهانیش یعنی وڵاتانی ئەوروپاش هەموو داوایان کرد کاکە ئەو شەڕ ڕاوەستانە دەبی لبنانیش بگرتەوە ینی ئەوەی ئیسرائیل ویستی بیکا و شەڕشکە سەر دەست پێ بکاتەوە پێدەچی ڕێی لێ بگرن و لە سەرتاشدا کاک فەرید شتێکی باس کرد بێبەختی ترامپ ئەوجارە لەو شەڕی کە ئیسرائیل تێدایە ئەگە لە بیرمان بی لە شەڕی ڕزگارکردنی کوێت عێراق ویستی ئیسرائیل بینتە ناو شەڕەکەی لە بۆ ئیحراجی هەموو هاوپەیمانی و دۆستەکانی ئەمریکا یەکسەر داوایان لە ئیسرائیل نییە ناو شەڕی بە هیچ ناو ئەگوەڵامی عێراقیش نەدەیەوە لە ساڕۆخەکان بەڵام جارە ترامپ زۆر ئەو لێکدانەوانەی نەبوو لەژێر ڕێشنایی تینگتانک و پرس و ڕاو ڕاوێژ ئەو شەڕەی نەکرد هاتە ناو شەڕەکەی و بەو شێوازەی ئێستا کۆتایی هاتیە لەبەر هەندێ پێدەچی ئەمریکاش ڕغبەتی لەوەی بی کە شەڕەکە کۆتایی پێبێ بەڵام شەڕە دیبلۆماسی و قسە و ئەوانە هەر هەبی لە بۆ ترامپ ڕۆژانە وتارە چێبێ ڕۆژانە داوا لە کۆنگرێس و میلەت بکات چەپڕام لە بۆ لێدان چکۆ یەک لەو ڕئیسانەیە بەخۆی داوای چەپڕە لێدان دەکە ینی سەرۆکەچی زۆر نێرجسی پراگماتیکی نەفعی یعنی زۆر تایبەتە لە تاریخی ئەمریکا نمونەی نەبووە لە تاریخی ئەمریکا یاخود لە جیهان نمونەی هەیە وڵا لە جیهان هەندێک سەرۆکە و مەسەلەن لە ئۆغەندای هەبوو لە ئەفریقای ناوەڕاست ینی هەندێک هەبوو عیدی ئەمین هەبوو مەسەلەن لە یعنی هەندێک وڵاتی وها هەیە سەرۆکی ئەو شێوازەی هەبووە تاڕاتێک لیبیا تاڕاتێک یعنی بەناو عەگڵ نەوەی براودەکە بڕێک دەقیق نییە لەوێ هەبووە جاروەیە مەسەلەن لە جەنجی جیهانی دووەم مەجموعەک شێت و شار ڕئیس بوون ستالین بوو هیتلەر بوو مۆسڵ یعنی کۆمەڵک لەوانە هەبوو تقریبا یعنی جەنجی جیهانی لێ هاتەدی یعنی ئێساش کە دەبین نەتەنیاهۆیە ئەوە ترامپە ئەوە ڕئیسی کۆریایە ئەوە هەندێک ڕئیسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گەنج و شتووە پەیدا بووینە بەڕاستی یعنی زۆر وێکی جەنجی جیهانی دووەمە ئەو حالەتای بکردن بەڵێ سەبارەت بە ئەوەی کە شەڕەکان یاخود بڵێن ئەو دۆخەی کە ئەمریکا و ئیسرائیل تێکەوتنەوە کارێتیە کە شەڕەکانیان بە تەواوی بۆ یەکلا ناوکرێتەوە بۆ نمونە ئەوەی کە ئێران پێشتر شەڕی ساڵی ڕابردووە ئەم شەڕە ڕوویدا ئەوە حوسیەکانە ئەوە بڵێن لە لوبنانە هەتا غەزەش بڵێن بە تەواوەتی یەکلانەکە بۆچی وای لاتوە کە بۆیان یەکلا ناکرێتەوە وەرسنە ناو ئەو شەڕانەشەوە خۆ یەک لەو ڕخنانەی کە بە تایبەتی نەتەنیاهۆ تووشی ڕخنەکی زۆر بوو وە لە ئەمریکاش هەروەها یعنی وەکو برێ بە لەفزی کوردستانی خۆمان گوتیان ئێوە هەر شەڕەکتان کردیە و بە برینداری بەجێتانیشتەوە جا معنای بە برینداری بەجێهێشتن لە کوردستان معنای خۆیە زۆر زار مار کە لێی دەدەی تەواو نەی کوژی دەرن بە برینداری بەجێشە بەخوای لە دوود دەگەڕێ و ینی مەفهومەکەی دیارە معنایتیە
ئەو ڕەخنەیە لە نەتەنیاهۆ و لە ترامپ هەیە ئێستا دەناگوۆیە ئێستا غەزە تەواو نەکراوە 2 ساڵ 3 ساڵ ڕاستە وێرانیان کرد داروبەردیانیان کرد بەڵام ئەوەی ویستیان ئەوە ناتە دی کاتە لێ ئەوە تا ئێستاش حەماس مایە مەسەلەن ئەوە حیزب الله ئەمە بە خۆشمان جاروێ گەیشت گوتمان وڵای حیزب الله خراپ کەوت یعنی لەو ماوەی هەستاوە جارشکە حوسیەکانە ئێرانە یعنی هیچ مەلەفێک لە مەلەفەکان لە بۆ ترامپ و نەتانیاهۆ خۆی ساغ نەبووینەوە تا ئێستا ئەم لەبەر هەندێک دەرێم ئەو مفاوازاتە بەشێکە لە شەڕ بەشەچی ینی زۆر ئالۆزاوەی ئیدارەی دەکا خەریکە برێم لە ئاستی پاکستان نییە زۆر گەورەتری دەوێ یعنی خۆی حەق وایە نەتەوە یەکگرتووەکان بێ ئەو کێشانش لەبەر هەندێک دروست دەبی ئەمە ساڵی کات خۆی لە مفاوازاتی ئیسرائیل و عەرەبەکان لەسەر ئەلفولامەکی بووە مشکلە الأراضي المحتلة يعني أراضي المحتلة يعني لبرا أوي اللي يقدر بون حساسا إساوج ليرج وهاي وكو باستان ك شركة واضح دار هم روشراتنا وراس برام إسرائيل درنا ناوينا هاتيا ترامب أو روهاتا ساوري نخير أيش قلت ناوينا هاتيا والله ما يصير تقريبا دينا سر أوي ك شركة لا يجرى بوستي أو الشراوستاني لبنان نشاني أوي كدو حفتكت هواو بي دريج دكريتو ئەگەر لە لبنان شەڕ نەبیها بەڵام ئەگە شەڕ هەبی چکەش ئەو شەڕی لبنان زیاتر لە بۆ 2 هۆکارە یەکیان ئیحراجکردنی ئێران و نەتوانی برێمە سەرکەوتوم دووش لە بۆ ئەوەی لە ناو لبنان حیزب الله و ئەوانە مووقفیان زەعیفی لبنانیەکان پێیان بڵێن ها ئێوە لەسەر ئێران خۆتان پیا و خراپ کرد و ئێستاش ئەوە ئێران ئێوەی بەجێ هێشت یعنی وەبی چەک بکرین ئەو هۆکارانە یعنی ئەگەرەوە شەڕە ڕاوەستی نیشانەی ئەوەیە 2 هەفتەکەش درێژ دەکرێتەوە بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت دواتر کاک تۆ دارە سەبارەت بە ئەگەر شتێکی تەوێت لەسەرەوەی و توێژەکان ئەگەر ناسەوار بە دانوستانکار ئەم جارە بڵێن پێشتر ویتکۆڤ و نوێنەری بڵێن ترامپ لەگەڵ جاری کۆشتن کە زاوایەتی ئەم جارە جێگیری سەرۆکی ئەمریکا بەشدارە جەیدی ڤانس محەممەد باقر قاڵیباف سەرۆکی پەرلەمانی ئێران بەشدارە وەفدەکان ئەم جارە لە ئاسی باڵاترن کاریگەری دەبێت لە سەردانوستانەکان وڵا پێشەوە جابی ئەو پرسیارە بەمەوە من پێم وایە ئەم بابەتەی لوبنان و هەموو ئەو گروپانەی کە دۆستی ئێران بوون ئێران بە بەشێک لە خۆیان نەزانێ بۆیەشە بەرگریان لێکە وەکو بەشێک لە خۆی ئاسایی سوورە لەسەرەوەی لە لوبنانی کۆتایی پێبێ گومانیتیانی هەم ئاسایشی نەتەوەی ئێران و هەم ئەوانەشی عەنتەوان و لەسەر دەستی ئێران گەشیان کردووە و گەورە بوون و پێگەیشتون و دامیان کردوون و مەشقیان پێکردوون و تەنانەت ئەندامانی حیزب الله بەشی هەر زۆریان کە لە لوبنانە من 2 ساڵ لە لوبنان بووم فارسیش قساکەن ینی کاریگەریەکە ئەوەندەیە هەچەند عەرەبن بەڵام تەنانەت زمانی فارسیش فێر بوون لەبەرەوە ئێران بە بەشێک لە خۆیان نەزانێ و شەڕیشان لەسەرەکە و ئەوانی شەڕ بۆ ئێرانەکەن ئەگەر تعبیرەکە دروست بێ و ئێران ئەوەندەی پێی بکرێ و کە تەمان کاریگەریشان زۆر بوو لەبەرەوەی سنووریشان بە ئیسرائیلەوەی مەترسیان زۆرە لەسەر ئیسرائیل بە ئاسانی نازانم موشک و کاتوێشا و هەموو ئەمانە نەچێتە ناو خاکی ئیسرائیلەوە و دوژمنێکی چۆنەڵێ لە ناو وەکوە ناو خاکی ئیسرائیلا بن لەبەرەوە ئیسرائیل بەوانە زۆر پەستە ئەگەر ئێران بکرێ موشکی زەمین بە زەمینی لێدەن و بکرێ مەسەلەن نەوەوی لێدەن بەسەمەی لوبنان ناکرێ گەر لێی با خۆشیان بەرەکەون ئەنی دراوسێن بەیەکەون ئەوە بۆیە بەڵام ئێران تا بکرێ بەرگری لەوانە ئەکاوە بەهی خۆیان نەزانێ و بەشێکە لە خۆی بەشەکە ئەو مقاومەیە خۆی دروستی کردووە مقاومەیە کە لەگەڵ استراتیژی ئێران دێتەوە ئەو لێدانی ئیسرائیل لە لوبنان ئەو بڵێن بەچڕی پەیوەندی بوونی کە لە ئێران شکستیانێنەوە بەشێکی پەیوەندی بێنێ بۆ قەرەبوونکردنەوەیەوەیە پێشتر ئیسرائیل بۆ ئێران ئەوەی پێی کرا کردی دوایی کە جەنگەکە وەستا ئەو پێیوا بوو ئەم بڕیاری وەستانە لوبنانی تیانە بە دەرفەتێکی باشی زانی کە ناچار دەکرێ بەوەی شەڕەکە ڕاگرێ زەربەیەکی باش لە حیزب الله بدا و
بەڕاستی خەڵکێکی زۆری مەدەنیش بەرگەوت نزیکەی 2000 کەس خەڵکی مەدەنی زیاد لە 300 و قسوور کەس بەس خەڵکی مەدەنی و سڤیل تێدا چووە جگەلەوەی زیاد لە 1000 برینداریش هەیە لە شەو ڕۆژەکە و کارێکە تەبەن هەموو دنیا ئێستا هاتۆتە دەنگ لەسەری دەوڵەتانی عەرەبی و ئەوروپی و نەتەوەی گرتوەکان و بەڵێ کە خەڵکی مەدەنی زۆر ئامانجگیرا نزیکەی 2000 کەس ینی وڵاتەکە وێران کراوە ئەوە کارێکی خراپە و ئەو ناوچەیە لەبەرەوە ئیسرائیل بە فرسەتی زانی دەستی خۆی بۆ شوێنێ بەڵام تەسەورەکەم بۆی دانووسانەکان سەر بگرێ لەسەر داواکەی ترامپ هەڵمەتەکانیان کەمکەنەوە یا بیوەستێنن یا شتێک لەو بابەتە بەڵام دوجار گومانی تیانێت تا حیزبوڵڵا لە لوبنان نابێ و شەکی تیابێ مەترسیە بۆ سەر ئەمنی قەومی ئیسرائیل و ئیسرائیلەکانەوە قبوڵ ناکەن ئیسرائیلەکان ئێستا لەگەڵ حکوومەتی لوبنانی طبیعەتی لوبنانی شوایە لوبنان لە سەدا 20 تقریبا شیعەیە و ئەوەی تریشی بەشێکی کریستیان و مەسیحین و زۆرینەکەشی عەرەبی سونەن و بۆیە سەرۆک وەزیرانەکە بەردەوام سوننەیە و ئەوە تەوزیعی کە کردویانە سەرۆکی پەرلەمانەکەیان شیعەیە و سەرۆکی وڵاتیش مەسیحیە سوننەکان و کریستیانەکان هیچیان لەگەڵ دەسەڵاتی حیزبوڵڵا و شیعانین لە ڕاستیە و ئێستا ئیسرائیلەوە لەگەڵ ئەوانە پێک بێ هەوڵێ بەن حیزبوڵڵا چەککەن مەترسی نەمێنێ و پەیوەندەکان ئاسایی کەنەوە قرسە زۆر قرسە لەبەرەوەی هەردوو لایەنەکەی کە زۆر بێت کریستیانەکانن دەسەڵاتی ئەوان نیە ناتوانن بیکەن عەرەبی سوننەش ئەم پەرتەوازن هەم پێشتر حیزبوڵڵا لە ڕووی سەربازیەوە کۆنتترۆلی هەموو شوێنە حساسەکانی لوبنانی کردبوو بە بەیروت و بە مەتار و بە هەموو ئەم شوێنانەشەوە ئەوانیش دەسەڵاتی ئەوان نەبوو بە تایبەتی ئەو سەردەمانە ڕژێمی سووریا بە هەموو شێوە پشتیوانی حیزبوڵڵایە کرد حیزبوڵڵاش لە کاتی ڕاپەڕینەکانی خەڵکی سووریا دژی بەشار بەشدارێکی زۆر کاریگەریان کرد هەموو هێزەکانیان بردەوێت سەدان کەسیشیان لێ کوژرا سەرسەرەوەی پێش کەوتنی ڕژێمی باسی لە سووریا چەکێکی زۆری ڕژێمی سووریا بڵنگ وازرا بێتەوە بۆ حیزبوڵڵا هەموو چەکەکان لە ئێرانەوە چووە سووریا و لە سووریاشەوە چوە ناو حیزبوڵڵا و ناو لوبنان و بەردەوامیش ڕژێمی سووریا ویستێتی سوود لە حیزبوڵڵا وەرگێ بۆ لێدانی سوننەکان لە لوبنانە ڕەفیق حەریری چییە ینی تیرۆری کرد بۆ لێدانی دروزەکان کەمال جومبڵات چێ تیرۆری کرد هەموو ئەوە هەمووی سووریا کردی و لە ڕێگای پیاوەکانی خۆیەوە لەوێ چونکە طبیعەتی لوبنان وایە بەڕاستی سنووری سەرەکی کە هەی بێ هەیە سووریایە بەردەوام سووریا دەسەڵاتەکەی چێ بێ دەتوانێت کۆنتترۆلی لوبنان کا بە ئاسانی دەکرێت لە مۆدووە جارێکتر ئێستاژ وا خەریکە سوننەکان دێنە پێشەوە دەسەڵاتیان هەبێت لەوەرە و گۆڕانکاری کە لە سووریا کراوە سەبارەت بۆ دانووسانکار من پێم وایە وەفدەکە دانانی وەفتەکە و سەرۆکایەتەکەی شتێکی ئیجابی کراوە و ئەوە هەنگاوێکە بەرەوەی کە نەتیجەیەکی ببێ ئێرانیەکان پیان وابوو کە جێ دیڤانس سەرۆکی وەفدی ئەمریکی بێ چەند جارێکیش باسییان کردووە و فعلەن ئەمریکاوەی دانا لەگەڵ شەڕەکەش بەڵێ و ئەمریکاش ترامپ قاڵیبافی پێ باش بوو ئێرانیەکان دایانناوە هەستەکەم ئەمە ئاماژەیەکە بەوەی کە دایانەوێت چکە بەردەوام لە گفتوگۆ بە درێژایی مێژوو لە مێژوو کۆن تا ئێستا کە باز لە وەفدی دانووسان کراوە لە نێوان 2000 کە شەڕ بووە سەیری وەفدەکانیان کردووە بزانە ناخوا ئەمە بۆ شەڕ هاتوون یان بۆ ئاشتی جاو زۆر جار برادەرانی خۆشمانێکێتی و پارتی کە لە گەرمەی شەڕی ناوخۆیان بوون باسییان لەوە کرد کە وەفدەکە تشکیل لەکرایان زانی ئەم وەفدە بۆ ئاشتیە چنیا بۆ شەڕ هەندێکیان زۆرتر ئاشتی خواز بوون هەندێکشیان زۆر مەبەستیان لە دانووسانی ئەمریکا و ئێرانێداوە ئەو بەرپرسی پلە باڵە هەم جێگیری سەرۆک و لە ئێرانیش نامە گرنگە بێ بڕیار بن بە تایبەتی ئێرانیەکان ئەم جارە چێشیان بردووە زولقەدری شەبن لەچێک لە ئەندامانی وەفدەکە زولقەدر ئێستا بەرپرسی لە جێی لاریجانیە سکتێریان نەتەوەیە و خۆشی پێشتر بەرپرسی قەرارگای ڕەمەزان بۆ لە سوپای پاسداران بۆ یەکێک بۆ لەوانەی کە لە ناو سوپای پاسدارانە خاوەنی قسە و بڕیارە و ینی ئەتوانێت بڕیاردا لە جیاتی جەنەراڵەکانی کەی سوپاش وایە بینم بۆیە ئەویش لەگەڵ خۆیان نابن چونکە ئاسانی هەموو دەقەیە بگەڕێنەوە بۆی بتوانن بڕیارێک بدەن کە لە جێگای خۆی بێ و ئەمریکاش وەفتێکی باڵای ناردو و هەر هەمووشان گرنگی خۆیان هەیە بەسدانانی ئەم دوو کەسە بە سەرۆکی وەفدەکە من پێم وایە هەنگاوێکی ئیجابیە بەرەوەی کە بگەنە نەتیجەیەک یا درێژە پێدانی دانووسانەکان یا هێورکردنەوە یا ڕێککەوتن لەسەر چەند خاڵێکی هاوبەش کە دەکرێت خۆ لە سەردەمی ئۆبامایە ئێران و ئەمریکا ڕێککەوتن لەسەر بابەتی ئەتۆمەکەش ئێران خۆیان ئێرانەکان دەڵێن نەمە چەکی ئەتۆم دروست ناکەین ئەوە خاڵێکە کۆتایی پێاتوە بەس پیتاندنی یۆرانیۆمەکەیە
کە تا چەند ئەمریکا ڕازی ئەبێ زیاتر بپیتێنن کەمتر یا بمێنێتەوە نەمێنێتەوە لەگەڵم بابەتی موشکی بالستی شتە دەکرێت ئەمانە هەمووی گفتوگوی لەسەر بکرێەوە دەشکرێت لەسەر چەند خاڵێک لەم دانیشتنایە بگەنە نەتیجە چەند خاڵێکی سەر کاکفری جەناب بچونە چێ پێت وایە لەسەر ئەو خاڵان ڕێک دەکەون یاخود ئێمە لە بەردەمەوەداین ڕێکەوتنێکی ئاشۆی 2015 وەکو ڕێکەوتنە ئەتۆمیەکە بکرێتەوە باز کە ڕێکەوتنی ئەتۆمی هەم بۆ ئێران باش بوو 2015 هەم بۆ ئەمریکا بەس باز دەکە کە ترامپ لە ڕقی ئۆباما هەڵی وەشان بێتەوە من پێم وایە ینی هەموو یەکە سیاسیەکان کە بەشدارە بن لەم وتوێژانە بەرژەوەندیان لەوەدایە کە بگەن بە ڕێککەوتن بە ئەمریکا و ئێران و وڵاتەکانی تریشەوە باش یعنی ئێرادەیەکەیە پێم وایە ئێرادەیەک بەشەوەندی کە بۆ ئەمریکا چییە بۆ ئێران چییە بۆی گەن بە ڕێکەوتن بۆ نمونە لەم شەڕەدا پێم وایە لە ئەمریکا ترامپ زۆر سەرکەوتوو نەبووە کێشەی زۆر لە ناو خۆ دروست بوو لە ئەمریکا گرانی پەرەی سندووە خەڵک مرتاح نییە بەو لێدوانانەی کە ئەو ئەیدات بەو شێوازەی کە ئەو قسە ئەکات یان بۆ نمونە ئاڵێت ئەم شەو شارستانێتیەکی دێرین لە ناو ئەچێت کەس حەز ناکات ینی ئەم لێدوانانە شارستانیانە نین بەس لە کوشتن و لە ناوبردن و لە ناوبردننی میلیۆنەها کەسەکات بەو شێوەیە ینی ئەمریکەکانیش بەم شتە مرتاح نین ئەمە یەک دووەمیشیان پێم وایە وتوێژەکە شوێنەکەشی هەر گرنگە پاکستان خۆی وڵاتێکی ئیسلامیە و لەناو وڵاتە ئیسلامیەکانە وڵاتێکی ئەتۆمیە تا ئەو کاتێک کە شەڕی لەگەڵ هندستانە هەبوو بایەخێکی نێودەوڵەتی لەسەر ئاستی جیهانە نەبوو بەڵام ئەم شەڕی کە لەگەڵ هندستانە کردی و سەرکەوتنی زۆر گەورەیتیا بەدەست هێنا ناوبانجێکی بۆ دروست کرد ئێستا ئەم وڵاتێکی ئەتۆمیە بە ڕەنجی خۆی توانیوێتی ئەتۆم دروست بکات و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە بە درێژایی شەڕی ساردی ساڵانی ڕابردوو هەر لەبەر ئەمریکا بووە قەت لەگەڵ یەکێتی سۆڤێت و ئەو وڵاتانە نەبووە و لەگەڵ چین نەبووە دژمنەکانی پاکستان هەمان دژمنی ئەمریکان بۆ نمونە ئەمریکیەکان بۆ جۆرە سەیری چینەکەن کە ئەمە منافسی سەرچیانە و بە دڵنیایەوە پاکستانیش لەوەتەی شەڕ ڕووی داوە لە نێوان شەڕێکی لە سەدەی ڕابردوو لە نێوان پاکستان و چین سەرکەوتوو بوو لەم شەڕەدا ڕقێک هەیە لە نێوان ئەم دوو دەوڵەتە ئینسیجامێک نییە لە سیاسەتەکانیاندا ئێرانیەکان چۆن قبوڵیانە مەدەم پاکستانی مەدەم لەبەری ئەمریکا بێ بۆ ئێران پەیوەندی لەگەڵ ئێرانیش باشە پاکستان پاکستان وڵاتێکی ئیسلامیە پێش هەموو شتێک ئێرانیەکانیش بەم جۆرە سەیریەکەن ئێرانەکان پێیان خۆشە کە وڵاتێکی ئیسلامی سەرپەرشتی دانوستانەکان بکات ئەمریکیەکانیش بەو جۆرە سەیریەکەن کە ئەمە وڵاتێکە بەو جۆرە سەیری چین ئەکات کە دوژمنە بە شێوەیەکی ڕاستمی ڕەنگە ڕای نەگەینن بەڵام لە تێڕوانینی کۆمەڵایەتی پاکستانیەکانە دژمنی سەرەکی ئەوان یەکێتی سۆڤێت نەبوو بەڵکو چین بووە هەر خۆی وایە هینەکەی وا هاتووە بەس پێ دوایە ئەمە دەبێت لەدایک بوونی ڕێکەوتن یاخود ئەمەرکە بە پاکستان دەتوانرێ بیباتە قۆناغێکی ڕێکەوتنەوە ئەگەر بەس لەسەر بە نێوەندگیری پاکستان بوو دەتوان بیبەنە قۆناغێکی ڕێکەوتن ئەمە دیار نییە یعنی پاکستان وڵاتێکی ناوژیوانە ینی بەشداری لە کێشەکە ناکات ئەو هەوڵی ئەو ئەدات لایەنە ناکۆکەکان بەیەک بگەێنێت وەکو چۆن توانی ئێستا ئەمانە دایان نیشێنێت لەسەر مێزی گفتوگۆ و توێژ ئەتوانێت لە هەمان کات یارمەتیان بات بۆی بتوان بگەن بە لێک نزیک ببنەوە بگەن بە هەندێک ڕێککەوتن و دواتریش خۆشی هەر کۆمەڵ یان دەرکەوتووە کە ڕۆڵێکی گونجاوتر و سەرکەوتوتر و تازەتری هەیە لە کۆمەلگای نێودوڵەتیە بۆچی ئەمڕۆ لە سەڵتەنەتی ئەمان سنرایەوە چکەمە پێشتر ئەو ڕۆڵیان دەبینی لە توێژەکە
خۆی دەمێکە عمان بەمە بەناوبانگە کە ڕۆڵی هەبووە لە چارەسەرکردنی کێشە دیبلۆماسیەکان لە نێوان وڵاتانە بەڵام ئەم ڕۆڵە پاش قابوس دایلەکیزی ئەو سەرۆکە ئێستا بەڵێ خۆیان وەکو دەوڵات پەشیمان نین لەوە یعنی ئەوەندە پێیان بکرێت هەوڵەدەن ئەو ڕۆڵە کۆنەی خۆیان هات ببینن بەڵام لە سەردەمی قابوسە ئەم سەرکەوتوتر بوو بە بەراورد لەگەڵ بە بەراورد لەگەڵ ئەو ئەمیرێک کە ئێستا حکمی ئەوێ ئەکات و هەر بۆ نمونە لەم کێشەی کە ئێستا باسی گەروی هورمزەکەین ئێگەروی هەرمز عمانی شاگرێتەوە بەشێکی ڕوبەرەکەی ئەوانە بڵێ یان دوو بەرە یەکێکیان هی ئێرانە ئەوی تریشان هی ئەوانە ئەوان تا ئێستا هیچ شتێکیان نەوتووە هەر باسیشیان نەکردووە لە کاتێککە ئەوان ئەتوانن بۆ نمونە ئەگەر مەسەڵەکە هاتە سەر ئەوەی کە ئیتر گەروەکانیش ئەبێت باز بدەن لە هەموو جیهانە نەکرد تەنها لەوێ ئەمان قازان دەکرد لەم مەسەلەیە سپاس دەکەم مامۆستا ئەگەر دوو خولەکیش بۆ بەڕێزت لەو مەلەفە دواتر لە سەری کاژمێر قسە لەسەر کورد دەکەین چی بکە بەڵام ئەگەر دوو خولەک کتێبێ لەسەر کۆی ئەوەی کە بڵێن ناوچەکە وڵاتانی عەرەبیش کە دوایەم جەنگەچیان بە سەردەی یاخود ئەم ڕێکەوتنە گەر شتێکت مابێت دواتر لە سەری کاژمێر دەچینە مەلەفی کورد بە کورتی بێ بە پوختی بێ سپاس دەکەم وڵی وەکو ئەم باستان کرد ئەو ڕێکەوتناگە بکرێ باشە تەبعاً بە هیچ شک و گومان لەوەیدا نییە یعنی دەزانین چیا ئەو دوو ساڵەی ماوە ترامپ ڕاستی خواست دەکەم قەیرانێکی زۆر دەکەوتە نێوجیهان جیهانیش ینی باسمان کرد جیهان پڕ لە قەیرانە ئیش و کارکەمە زەویمان دووە ئەزمەی ئاو هەیە ینی ئابووری قەیرانی هەیە ینی نەزەریە هەیە ملیارە ذەهەبی هەیە کە ملیەتێن یعنی لەژێر سای ئەو وەزعی سەر زەوی خۆمان تەحملی شەڕی نییە ینی شەڕی ئۆکرانیا و رووسیا زۆر زیارەنی گەورەی بەجیان قستیا ینی ئەوەی بێتە سەرێ بە تایبەتی ئەگە ئەو شەڕە بەردەوام بی و گۆڕانکاری بی و کە ڕەنگە پرسیاری داهاتون ئەوە بی بە هەر لایەکدا بکەی بە هەر لایەکدا بڕوە ڕاستی نایەتەوە سەرە خۆم بە ماوەکی زۆر دوور و درێژ ینی گرانیەکی زۆر دەکەیتە جیهان هەستن ئێمەی کورد لە سێ لا زەرە دەکەین ڕەنگە لە ڕووی ئاینی لە ڕووی نیشتیمانی لە ڕووی ئابووری کە سێ کوچکەیەکی زۆر زۆر بەقووەتە یعنی هەر سێ لا عیلاقی بە ئێمە هەیە ینی ئێمەی کورد تەمەشاکە وردا ئێمە یعنی ئەمە زۆر پێویستمان بە ڕۆژاوا و ئەمریکا ئەوروپا هەیە ئەوە هیچ شک و گومانیە و دیارە و پێویستمان پێیان لەولایەش ئەو بوونی ئێران و عێراق و ئەو جەماعەتانەش پارسەنگێکی زۆر باشن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە نایلی ئەوی پێشترەی ویفاقی ئیقلیمی هەبوو مامەرەی ئیقلیمی هەبوو یعنی ئەوەی نەهێش لە بۆ ئەو پارسەنگێکی بەهێزە ئەجۆ چەند حیکمەتی دەوێت چەند وردەکاری دەوێت چەند دوعای جوانی دەوێت کە خۆیان ئەو وەزعە تێک نەچی ئێستا ئەمریکا و ئەوانە لە منتقەی بڕۆن یەکجاری بڕۆن ئەمە هەر زەرەرین ئێران و ئەوانە تێک بشتێن ئەمە هەر زەرەرین ئەوە وردەکاری زۆر وردی دەیە هەیە یەکسەر تهمەکی حاضر ئەوە درەوە سەر بە ئەمریکا و سەر بە تورکیا و سەر کاکە ئەوەنە ئەوە وردەکاری زۆر جوانی دەوێت و تێبگەیوە لەساوە ساسەش دەبێ ئیش بکەی لەبەرەوەی لە بۆ مەی کورد ڕاستی زۆر وردە ئەو بابەتە باشە مامۆستا سەری سعات دێمەوە خزمەتت لەسەر مەلەفی کورد قسە دەکەین ئێستا ناوبڕێکمانەیە دێمەوە خزمەت بەڕێست و میوانەکە بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و سەری سعات دێنەوە خزمەتتان لەگەڵ مامەمێنەوە قسەی زیاترمانێ جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان درێژە بە بەرنامەکەمان بدەین لەم بەشە قسە لەسەر کورد دەکەین دوایەم جەنگە لێکەوتەکانی چی بکات مامۆستا مەسعود با پرسیارێکی تریش لێ بکەین سەبارەت بەوەی کە لە سەرەتا خوێندنەوە هەبوو هەندێک خەڵک داوایان دەکەوت شڕۆڤەکار کورد بچێتە ناو ئەم شەڕە کاتێتی دەرفەتە ئێستا پێ دوای دەبێ وەڵامیان چی بێ ئەگەر کورد چوبانە ئەو جەنگە وەترام بکە لە پڕکشایەوە چارەنووسی کورد لێرە لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان چی دەبوو وڵای پرسیارەکی گرنگە ینی ڕاستی سەرەتا من باسدەوەی دەکەم خوێندنەوەی زۆرێک لە ڕەوشەنبیر و نووسەر و هەندێک حیزبیش سەرکردایەتی هەندێک حیزبیش
خوێندنەوەی وابوو کە چەند ڕۆژێک دەبا ڕەنگە هەفتەکەەوە و لە ساو ئەساسەی هەندێک هەڵوێستی ژوەرگیرە هەڵوێستی سیاسی و هەندێکیش عسکەریش بەڕاستی زۆر مەترسیدارە لە کاتوساتی وەها قیادە بە هەڵە دابچی و خەڵکی ڕەوشنبیر قیادەی بە هەڵە داببا یان بە ڕوانگە ینی بە تێفکرینەکی مەزهەبی تایفی بۆ قەزیە بچی یان بە ڕوانگەیەکی تەبەقی ینی ئایدۆلۆجی مجازەفە بە ئەمنی قەومی کوردی بکەی زۆر مەترسیدارە زۆر لەبەر هەندێ باش بوو یعنی ترامپ قسە چی وا دەکا خۆ ڕئیس جەمهوری ئەمریکایە دەرێمە پارەمان نارد چەکمان نارد ینی تەمەشاکە یعنی دەیەوێت کورد تووشی بەڕایەکی گەورە بکە و ئەوەی وەریشی گرتیا خۆتا ئێستا نازانین ڕاستی کەس دیار نییە چێ وەری گرتیا بەڕاستی ئیشێکی زۆر مەترسیدارە باشە ئێستا ئەمە بە بیرماندێ لە شەڕی ئێران و عێراق هەڵەیە کرایان چکە چۆن ئەنفال و چیمیایی کرا یعنی ئێستا ئەوە چۆن ئەوڕۆ لە لبناندرا شێوەیەکی بەسەرهات ئەگەر ئێستا ئەمە بەشداری ئەو شەڕەی ئێران و ئەمریکای بوونە ئەو دوو ڕۆژێ ئەوها لە کوردستانی دەدرا ینی زۆر مەترسی دەدەرا ئاگامان لێبی لەو بەڵام بەڕێی من لە کۆتاییدا دەتوانین برێن هەر چار پارچەی کوردستان حکمەتێکی زۆر جوانیان نوان ترامپ داوای لێکردن کە وەردە ناو شار وەکو زابتەک ئەمر بە جوندێکی بکە بەڵام بەجیان نەکرد زۆر باش بوو ئەوە بەڕێی من قیاداتی کوردستانی ئێرانیش حەچیمانە بوون و کوردستانی خۆشمان بێتگە لەو هەڵەیە لە سەرەتادا کردیان لە بەشەکەی تری ڕاستی باش بوون ینی خراپ نەبوو چاک بوو بەجێ ئەهلی ئەوانەی کە فکری تەستیان هەیە لە ڕوانگەیەک دژی ئێرانن یان ئەنجزانچە ئەگەر دژی ئێرانیش دەبی لەسەر ئەوەی دژی بە کە مافی کوردی نەدایە بەزە چه علاقت بۆیە ئێران ئیسلامیە ئەمنیش چەپم دەبی دژی بم یانە تو چه علاقت بۆی هەیە ئەو شیعەیە ئەمنیش دەبی مەزهبی و تایفیم دژی بم نا ئەوە زۆر خراپە لە بۆ کرد بەڵام ئەگەر لەسەر ئەوەی ناتەبایید لەگە ئێران هەیە لەسەر ئەوەی مافی کوردین ئەوە چەند جوانە تەبعاً ئێران مافی کوردی کوردستانی ئێرانی نەدایە و ئەم شتە چیت کەش دەرێم حەقوایە ئێران زۆر مەمنونی ئەو هەڵوێستەی سەرکردە کوردەکانی ئێران بی کە لەو قۆناغا ناسکەدا بەشداری هیچ حملەیان نەکرد ئەم بەبیرم دێ ساڵی 1970 ڕەنگە جارت کەس دووبارەم کردەوە دکتۆر قاسمەوە کە پیاوەکی زۆر عاقل بوو لە کاتی جەنجی عێراق و ئێران کە عێراق دەستدرعینان ئەوها بەو شێوازەی دەرزێژی کردە سەر ئێران یەکلایەنە شەڕی ڕاگرت ئێران ئەتا ئێستا ئەو چاکەی باشی کوردی نەدایتەوە ڕاستیەکەی ئەم دەیەم هەر یەکێک ئەگە دژایەتی ئێران بکە لەسەر ئەو قەزیەی کوردی بی ئەوە زۆر جوانە حەق خۆیتی وە دیاریشە نیشانەکانی دیارە ئەگە هەڵوێستەکەی بی بەڵام هەڵوێستە چی ئایدۆلۆجی هەبی یان مەزهبی یان تایفی بەڕاستی حەقوانیە مەجای ئەوانە بدرێ لەسەر تەلەڤیزیۆنەکان هەر قسە و گفتوگۆش بکەن چکە سەرکردەکانی ئێمە بە هەڵەدا دەبن هەر وەکو زۆرێک لە لایەنەکان سەرکردایەتی کوردیان بە هەڵە دابر چەند جارێک دیتمان چەند مجازەفەی گەورە لەسەر کوردستان و بە هەرێم کرا هەمووی بە هەڵە دابرنی ئەوانە بوو بەڵێ بە پوختیان ئەگەر کورد چوباناوەم جەنگە چی ڕوویەدا ئەو سوالە زۆر گرنگە وڵی ئەگە بچوونایە ناو شەڕەکەی لە بۆ تاریخیش ینی زۆر ناشیرنە بۆ لەو ئەمە ینی کوردستانی ئێران دووبارەی دەکەینەوە مافیان خورایە ڕەنگە حەزیان لێبی ئەو ڕژێمەیان لە کۆربیتەوە بەس ئەمە وەکو تاریخ تەمەشا دەکەین وەکو بە فراوانی تەمەشا دەکەین لە قازانجی کورد وەڵامی لە بۆ وەڵامی ئەو پرسیاری شتەچ پێویستە ئێستا شیعاری نەتەنیاهۆ ئەوەیە سنوورگۆڕینی تێدانە بەڵام هاوسەنجی هێز دەرێ دەگۆڕم ئێمەش ڕێک ئەوەمان دێ دەمانەوێت سنوور بگۆڕێ نەک هاوسەنجی هێز چکە هاوسەنجی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای ساڵی 1970 شۆڕشی ئێران لە بۆما هاوسەنجێکی باش هاتە پێش یعنی لەلایەک ئیسلامیەکانن لەلایەکیش قەومیەکانن ئەگە هەمووی قەومی بێ ڕەنگە لە بۆمە خراپە ئەگە هەمووی هەر یەک ڕەنگبی لە شەرقڵا و سەرق بەڵام کە بوویتە دوولا مەجالێک لە بۆ حرەکەی کوردی باش دروست بوو ئێمە سەرکردە تاریخیەکانمان لەو ماوەی نەخشە ڕێگەکی زۆر جوانیان لەو بارێدان بەداخۆ نەماون ئێستا
ئەوانە زیاتر تێگەیشتوتر بوون کە چۆن نەخشە ڕێگە لە بۆ حرەکەی کوردانین. ئەجەم دەگەڕێمەوە سەر نەتەنیاهۆ کە دەریا من هاوسەنجی هێز دەگۆڕم بەڵام سنوور ناگۆڕم ڕێک پێچەوانەی استراتیجێتی ئەمنی قەومیە. لەبەر هەندێ دەبی ئاگامان لێبی زۆر بەشداری ئیشەک نەکەین کە لە کۆتاییدا لە بۆمان بە دیار دەکەی دەستمان دایتە مشارەکی لە قەدارەکی دەبڕینەوە کە لە بنە خۆمان بی. ئەگەرمان بەشداری ئەو شەڕەمان بکردابایە و دەستخۆشی لە سەرکردایەتی هەر چار پارچەی کوردستان نەکەین کە بەشداری نەکرد بەڕاستی ئێستا ڕەنگە لە ئەنفالێکی تردا بووینایە و لە تاریخیشدا زەرمان نەکرد. بەڵام ئێستاش ئەحداس سەرەتای تێشتان زۆرمایە دەکرێت لە کات و ساتی دیاریکرا و میلەتی کورد کە زانی بە حکمەتەوە ئەم نارم بێلایەن بی ینی دەبی فیگەریش بی لە ئەحداسەکان ئەوە کات و ساتی خۆی قسەی لەسەر بابەتی. بەڵێ سوپاس دەکەمەوە سە دوای دێمەوە خزمەتت کاوی تۆ دارە سەبارەت بە کورد و ترامپ لەو گۆشاندا هە ترامپ قسەی کردبوو دەڵێ چەکمان نردووە بەڵام بۆ خۆپشاندنا کوردەکان گلیان داوەتەوە هیچ ئەجندایەکی ڕوونیش نەبوو بۆ کورد باشی کرد لێرە لە ڕۆژهەڵات کە نەچۆن ناو بە قسەی ترامپ و نەتەنیاهۆی نەکرد. لە ڕاستیدا خۆی بەگشتی هەموو جەنگێک ماڵوێرانکەرە و جەنگەکان ئەوەندەی خەڵقی سڤیل دەبنە قوربانی ئەوەندە ستەمکارەکان تیا ناچن. ئەم جەنگە معلومە ینی ڕاستە ئێران زەرەدێکی زۆری بەرکەوت بەڵام وەکو ئێرانیەکان خۆیان دەڵێن ئەمڕۆ گوێم لێ بوو 30,000 کەسیان بەرکەوتۆ 30,000 کەس بەس کوژراو هەیە 30,000 بەڵێ 30,000 بەڵێ خەڵکی مەدەنی بەڵێ من وام هەست کرد بڵێ کۆنیزیکن بەرحاڵ ینی ژمارەیەکی زۆرە ئەگەر 30,000 کەش بێ ئەوەی من بینیم بەرحاڵ دەشکرێ و شوێنە بەندە هەڵە کرد یەکجار ژمارەیەکی یەکجار زۆر خەڵک بۆتە قوربانی. ئەمە خاڵێکە دوو کاتێک کە جەنگێک دروستە بێ نازانی استراتیجێتی چییە و لە پێناوی چیایە لە پێناوی بەرژەوەندی و مەساڵحی زلهێزێکایە ئەمە بە هیچ شێوەیەک پەیوەندی بە ئێمە وەکو نەتەوەیە کە داوای مافی چارەی خۆنووسینی خۆمانەکەین باسی ئەمەیتیان نییە. ئەم شەڕی نەخر شەڕی بەرژەوەندیە شەڕی بەرژەوەندیە و شەڕێکە سەرۆکێکی نێرجسی کە ئەوێ خۆی بسەپێنێ و بڵێ من هەموو کۆمەڵێک بەرژەوەندی بۆ خۆی دابین کە ئەوەی بیری لێ ناکاتەوە مافی مرۆڤ ئەوەی بیری لێ ناکاتەوە یاسانی و دەوڵەتی ئەوەی بیری لێ ناکاتەوە قیەم و ئەخلاقی جەنگە. سەرۆکێک بڵێ من شارستانێتێک لە ناوە بم شارستانێتێک لەم چەند ڕۆژە کۆتایی پێدێش بەداخۆ من هەندێک نووسەری کوردیشم بینی نووسی بوویان داواکەین ئەم ڕژێمی ئێرانە ڕژێمە گەندەڵە زوو واز لە دەسەڵاتەکەی بێنێ چکە ترام پایامەکەی جێبەجێکا و شارستانێتە لە ناوە بە لە ڕاستیە ئەمە زۆر خراپ تێگەشتنە لە ناوبردنی شارستانێتێک کە زیاد لە 2000 ساڵ تەمەنیەتی و شارستانێتە بەشێکی کورد بنیاتی ناوە شارستانێتی ئێرانی خۆ شارستانی بە شەو ڕۆژێ دروست نابێ ترام بڵێ من ئەمای بەمەوە چاخەکانی نازانم کوێ ئەمە ئامن لە هیچ یاسایەکە جێ نابێتەوە لە هیچ ئەخلاقێکی جەنگا جێ نابێتەوە. ئەمە قسەیەکا بێ هەموو ڕۆشن بیرێک هەموو کەسێکی خاوەن وجدان خاوەن دین خاوەن قەڵەم دژی ئەم پایامانە بێ لە هەر شوێنێکی دنیا بدرێ توێ شارستانێتەکان مڵکی نەتەوەیەک نییە مڵکی مێژوویەکە بەڕاستی. دوجار سەبارەت بە کوردی و ترامپ و چەک و ئەم جەنگە هەر لە سەرەتاوە ئەمریکا هاتوواڵێ ئێمە بەرنامەی ئەمە ڕوخانی گۆڕینی ڕژێمەکە نییە بەڵە جار ترامپ لە ناوایوت بە سەرەتا بەرنامەی ئێمە گۆڕانکاری نیە لە ڕژێمی ئێرانە بەرنامەکان لە بەدەستێنانی کۆمەڵێک بەرژەوەندیە کە خۆیان بەدوایە گەڕان. ئێمەی کورد لەم جەنگە بەڕاستیە وەکو عەرەب لا ناقەتە لەنا فیها وەلا جەمەل و هیچی بۆ ئێمە تیا نەبووە تەنها بۆ بەرژەوەندی خۆیان بووە. ئۆباما ببوورە ترامپ سەرەتا پەیوەندی کردووە بە بەرپرسانی کوردەوە و هەندێک سەر کردەوە داوای لێکردن بەشداری جەنگەکە بکەن بەزۆ من ئاگادارم ئەوان ڕەت کردوەوە کە بۆ ئێمە ناگونجێ و ڕۆژی دواتری وەزیری دەرەوەی ئێران پەیوەندی بە هەموو ئەو بەرپرسانی هەرێمی کوردستانەوە کردو لە یەکێتی و پارتی ئەوەنێک پێیانوتوە کە ئێمە بێلایەنین و بە هیچ شێوەیە ئێمە دەخالت ناکەین لەو شەڕای ئەمە هەڵوێستێکی زۆر باش. سەبارەت بە کوردانی ڕۆژهەڵاتیش کە مافی خۆیانە داوای مافی خۆیان بکەن دەبێ هەندێک حەکیمانە سیاست بکەن چۆن کاتی خۆی لە ئەمریکا بڕیاری ڕوخانی ڕژەمی عراقیدا
بڕیارێک بوو لە کۆنگرەی نیویۆرکی ساڵی 1990 ئەمریکیەکان وتیان ئەمە بڕیاری ئیدارەی ئەمریکایە هی پەنتاگۆنە و هی CIA ینی هەموو لایەکمان متتەفقین لەسەرەوەی کۆدەنگین کابێ ئەم ڕژێمی عێراقە بڕوخێ داواتان لێکێنێەوە حیزبەکانی ئۆپۆسیۆن من خۆم بەشدار بووم ئەوە باسەکەم لە نیویۆرک وتیانەوە بێ پلانێکتان هەبێ بۆ عێراقی دوای سەدام چ عێراقێکتانەوێ و کاتە جەنابی مامجلال ڕۆلی کاریگەری هەبوو بەش بەشدار بوو پێشتر ئامادەکاری بۆ کرابوو کە ئێمام ڕژێما ڕوخێنین و هێزەکانیش کۆکرا بۆ بە ڕوخاندی ڕژێم و دیاریی بۆ ڕژێمی عراقی تەنها بریتی بوو لە سەدام حوسێن یعنی وەکەوە نەبوو وەرخامنەی بکوژن لە جێی خۆی بێوەزاک هەر سەدام بکوژرایە کۆتایی هات لە گەرمەی هەموو ئەم بابەتانەیە ئەوەی من ئاگادارم چێتیش و پارتی سەرکردایەتی هەردوولایەن نامایان ناردووە بۆ بەغا بۆ ڕژێمی ئەو کاتە کە ئێمە بەشداری ئەم جەنگە ناکەین و پێمان باش نییە ئەم جەنگە ببێ و ئەم داگیرکارێ بۆ عێراق ببێ و عێراقیش وەفدی نارد هەر ڕاستەوە خۆ دوایەوە کاک مەسعود لە کتێبەکە لە بەرگی شەشا باسیەکە بۆ لایەکێتی و پارتی کە ئێمە ئامادەین وەرن بایەوە دانووسان بکەین و ئێوە عێراقین و ئێوە مەبن بە دەردەستی ئەمریکا و ئەڵە پێمان وتن باشە خۆ ئێمە هەر داواکاریەکانی خۆمان ئێمە عێراقین و ئێمە لە کوردستانی ئێمەم داواکاریان نەمانێ بەس کاتەکە زۆر درەنگە ینی تازەوە ئەمریکا هەموو هێزەی هێناوە لە هەموو لایەکەوە کۆبتەوە کاتی لێدانە بەڵام تۆ لەم کاتانایە کە دەوڵەت بێهێزە هەندێک شت بەدەستێنی من لە بیدایەتی ئەم جەنگەیە مانگێک بەر لە ئێستا لەیەکێک لە کەناڵەکانە یەکێک لە برادرانی بەرپرسانی ئۆپۆسیۆنی ئێرانیش کورد لەگەڵ ما بەشدار بوو وتمەکرێ ئێستا کوردانی ئێران ئێستا سیاست بکەن لە ببورەکە کوردی ڕۆژهەڵاتەڵم لە ئێران سیاست کۆم بۆ مانایەکی ئێستا ئێران لەژێر فشارێکی گەورەیە با وەفدێک بنێرن بەنیهێنی بڵێن ئێمە ئامادەین دانووسان لەگەڵ ئێو بکەن چیمان نەدەیتی ئەگەر ئێران ما ئەمە مێژوویە کە تۆماریەکەن شتێکی باشتان کردو کە نەژما خۆ تۆ زەرەر ناکەی دوو ئەگەر ئەم وڵاتە ما ئێستا لەم ژێر فشارایە دانی بە هەر شتێکانە بۆ کورد کۆمەڵێک مافی پێدان ئەمە بنەمایەک دەبێ بۆ ئەوەی کە دوای ئەم ئێرانەش دێ ئەتوانم بڵێن ئەم ئێرانە دیکتاتۆرە خوێن ڕێژە ئەم مافانەی بۆ ئێمە دابین کرد ئەوەی کە دوای ئێوە هاتووە بڵێ ئێوە چیمان بۆ دابینەکەن تۆ لەو کاتانایە سیاستکردن ینی چی لە کاتێکا بەرامبەرەکەت بێهێزە بچی داوای هەندێک مافی خۆت کێ بەدەستی بێنی ئەوان نەکرد بەداخەوە ئەوان نەکرد و یەک هەڵوێستیش نەبوون بەڵام ئەوە باش بوو کە بەشداری جەنگەکەیان نەکرد من پێم وایە یەکێک لە هۆکارەکانی ئەمریکا و ئیسرائیل ئەمریکا و ئیسرائیل زۆر بە گەرمی ئانویست بەشداری بکەن ئامادەی هەموو ئەوکارێکی بوون بەس پێم وایە هەرێمی کوردستان بەرپرسانی هەرێم بەڵێ ڕۆڵیان هەبوو ڕێگان پێنەدان و ڕازی نەبوون و گونجاویش نییە بەتایبەتی اتفاقی ئەمنی هەیە یەکێتی و پارتی و هەرێم لەگەڵ ئێرانیشە تورکیا فشاری کرد بوو لە بەرپرسانی هەرێم نەک بەپێ تورکیا هەر پێشتر یەکێتی و پارتی بەجیا حکوومەتی هەرێمیش ڕێکەوتنامەی ئەمنی هەیە لەگەڵ ئێرانە کە نابێت لەم سنوورانەوە هێرش بکرێتە سەر ئێران فعلەن ئەگەرەوە بکرێ معنای وایە هەرێم داخلی شەڕەکە بووە ئەم چەکانش کە من پێم وایە بە بۆچوونی خۆم یەکێک بوو لە درۆکانی ترامپ کە کردی ڕۆژانەش تەڵێوانە جاری وایە خلەفاوە جاری وایە درۆیە جاری وایە نازانێت درۆیە بۆی ڕاستەکەنەوە مەسەلەن گەرمەی شەڕەکە بووی لەگەڵ ئێرانە لە گفتوگۆ و دانووسانین هێرانەی وشتیوان هەر نییە کەس هیچ مەسئولێکی ئێرانیە نێتوانی بێتە دەرەوە لەکوێیە گوڵ لە گفتوگۆ و دانووسانی بەرحاڵ ترامپ بۆتی چەکمان داونێ من پێم وایە ئەساسی نییە ئەگەر ڕەت کرابەوە کاکتۆر لە سەراسی حکوومەتی هەرێم بە فەرمی نەدەبوومە ڕەت کرا بەس من ئەوەی ئەگەدارم ڕەتیان کردەوە شتەکە فەرمی نم بەرپرسانی هەرێم ئەساکێتی و پارتی یانی ئەوەندە سیاست نازانن لەم کاتە کاتیەوە نییە چەک لە ئەمریکا وەرگرن دژی ئێران کەیشیشیان پێی نییە دوو ئەگەر کوردانی ڕۆژهەڵات وەریان گرت بێ ئەوەش نازانم کامیان وەریگرتووە لەکوێ وەریان گرتووە چۆنیان وەرگرتووە دەبێ ئەمریکا ڕوونکردنەوەیەک بدا کە من پێم وایە هەر ئەساسەکەی ڕاست نەبێ چۆ لە بەرژەوەندی کورد نەبوو بەڕاستی چۆگەر ئەمریکا دۆستایەتی کورد دەکەوە گەر چەکیشی دابنێ پێویستی نێکرد ترامپ ئەو بابەتە بوو ڕوژێنێ و کە من پێم وایە ئێرانیەکان بە دوواداچوونی جددی بۆکەن واگەر ئەم شەڕە بوەستێ وەڵامی ئەم پرسیارەشیانەوە ئەو چەکانە کێ وەریگرتۆ چۆن هات کاکفەری سەبارەت بە کورد و بڵین بەشداری نەکردنی باش بوو مامۆستا مەسعودیش ئاماژەی بۆ کرد کە سەرتاوە هەندێک کێس کۆکردنەوە هەبوو بەتایبەتی لە سنووری ئەودی و بڵین نردنی بۆ سنوورەکانی نزیک ئێران بەڵام دوای هێزەکانیان کشاندەوە
و دوای بڕێرەندە کە بە قسەی ترامپیژ نەکەن بەشدار نەبوو لە شەڕەکە. خوێنەوەی هەڵە هەبوو لە سەرەتا لەلایەن هەندێک دەسەڵاتداران هێمەشە کە پێیان وابێ ئێران دەڕوخێ. پێم وایە لەگەڵ هەرێم قسە کرابوو، بەڵام هەروەکو مامەستاوەتی هەرێم باسی لەوە کرد کە ئێمە بێلایەنە بین لەم شەڕەدا و لە ڕاستیشە ینی بۆ هەرێمی کوردستان شەڕەکە تا ئەندازەیەک ینی ناخۆشە، یان بۆ نمونە ئەگەر بێت سەڕاستی ئەمریکا و ئێران دۆستمانن و هەردووچیان ڕۆڵیان هەبوو لەو دۆستکەوتانە کە ئێمە لە هەرێمی کوردستانە بەدەستمان هێناوە، یان ئەگەر ئەمریکیەکان ڕژەمی عێراقیان نەڕۆخاندایە بە ئێمە نەئەڕۆخە، یانمە قەرزاری ئەمریکیەکانین و هەروەها ئێرانیەکانیش هەموو جار کە شتێک لێرە ئەقاومێت و شەڕی داعش بێت هەر شتێک بێت، یعنی خەڵک ئەگەر ڕابکاتەرک ڕاکات بۆ ئێران، یان قوڵای استراتیجی هەرێمی کوردستان ئێرانە، قوڵای استراتیجی ئەوە هەیە. لەبەرەوە هەم شەقامی خۆمان هەم حکوومەتی هەرێمیش و هەم حزبەکانیش پێیان باش بوو کە ئێمە بێلایەن بین، بەتایبەتی کە ئێمە بەڕاستی نەئەتوانین دژی لایەک بین و نەئەتوانین خزمەتی لایەکیش بکەین، یانی ئەمە شتێکە سەرجوڵاندنی هێز دەکرا بۆ سنوورەکان، سەر جوڵاندنی هێزە بوو کۆکردنەوەی هێزە بوو بۆ سنوورەکان لە ڕۆژی یەکەم و دووەم و ئەوانە. نا من مەبەستم ئەوەیە کە ئەوروپیەکان پژگیری ترامپیان نەکرد، پژگیری ئەمریکایان نەکرد، ئێمەش ئەتوانین هەمان هەڵبەستی ئەوانمان هەبێت، یانی ئێمە بۆ ڕۆڵی خۆمان بەکوش بین لە پێناوی دەوڵەتێکی تر. شتێکی تێدا نەبوو، بەنامێکی ڕوونیان نەبوو بۆ کورد، بۆ کوردی ئێمە پەیوەندی بە ئێمەوە نییە، یعنی هیچ شتێکیان باس نەکردووە کە ئێمە واتان بۆکن واکرد، هیچ شتێک باس نەکراوە. ئەگەر شتێک باس بکرێت ڕەنگە لەگەڵ کوردی ئێران باس بکرێت، بەڵام من ئەوەندەی ئاگادار بووم ئەوانش بۆ شێوە باس نەکراوە، یعنی بەو شێوە باس نەکراوە کە ئەتوانین پاش شەڕ هەندێک شتان بۆ بکەین، مافەکانتان بۆ زیادکردن شتی لەم بابەتە، یان لە هەموو حاڵەتێکە ئەگەر ڕژێمی ئێران بڕوخێت ڕژێمێشتر دێتە سەرکار، ڕژێمێکی لاواستر ئەبێت لەوەی ئێستا، هەر لە سفرەوە دەست پێ ئەکاتەوە، هەر نەرمونیانتر ئەبێت لەگەڵ هەموو گروپە ئێرانیەکانە، یعنی بەبێ ئەوەی کە ئەم گروپانە بەشداریش بن لە شەڕە دژی ئەم ڕژەمی ئێستای ئێران. بەسەبارەت بە چەک ناردنی چەک ئەوەی کە دەڵێ چەکمان نردووە بۆ خۆپیشاندەران، سەرتا وتی کورد هەندێک لە کوردەکان گلیان داوەتەوە، دوای وتی گروپێک وتی لەیان تووڕەم و بازەکەی دەدەن و ئەوەی من ئاگادار بم هیچ چەک نەهاتۆتە هەرێمی کوردستان بۆ کورد، یان کورد وشەی کورد ئەگرێتەوە یا کوردی ئێران ئەگرێتەوە، پێش هەموو شتێک چەکمان بۆ چییە؟ یان هیچ وڵاتێک نییە شەڕی لەگەڵا بکەین، شەڕی ناوخۆشمان نییە و پەیوەندیەکانمان زۆر ئاساییە، یان هیچ کێشەیەکمان نییە زۆر پێویستمان بەو هەموو چەکە بێت کە لە ئەمریکاوە بێت بۆ ئێمە. ئەگەر بۆ شەڕی ئێرانیش بێت، یان بەڕاستی پێمان ناخۆشە کە ڕۆڵەی خۆمان لە شەڕێکە کە ئێمە هیچ پەیوەندیمان پێوە نییە بەکوش بین، یان بۆ ئێمە ئەوە بکەین. بەڵام خۆ خەڵکێکی شە بوو بە ناوی ڕۆژنامە نووس، بە ناوی شیکەرەوە، من ئێستا ڤیددیۆکانیان ماوە لە یەکەم ڕۆژوتیان نابێ هەرێمی کوردستان بێلایەن بێ، هەروە هەرێمی کوردستانیش دەرفەتە دەی بچینە ناوە جەنگەوە ناکرێ بێلایەن بین. قایناکە ئەمە بەشێکە لە ئازادی ڕادەربڕین، بەڵام ئەو خوێنەوەانە هەرێم تووشی کێشە ناکەن، ینی ئەوە چێش ئازادی ڕادەربڕین. ئێستاوە کە من باسێکە من لێ مەسئولم، ئەوەی کە یەکێک ئەڵێت ئێمە چاک هەڵگرین و بەشدار بین لە شەڕەکە و هێز بنێرین بۆ ئێران، ئەو خۆی لێ مەسئولە، یعنی هەر کەسێک هاتوانێت ئەو شتانە بڵێت، کێشەیەکی گەورە نییە. بەڵام من هەمیشە باس لەوە کەم کە ناتۆ خۆی پشتگیری شەڕەکەی نەکردووە، ئێمە بۆش بەشدار بین لەم شەڕەدا، پەیوەندی بە ئێمەوە نییە. کوردی ئێران بەشدار بن یا بەشدار نەبن ئەوە خۆیان بڕیارە دەن، یعنی ئێمە ناتوانین هیچیان بەسەرا بسەپێنین، ئێمە پێیان ناڵێن بەشدار بن و پێیان ناڵێن بەشدار نەبن، ئەوە شتێکە پەیوەندی بە خۆیانەوە هەیە. ئێستا بۆ پرسی چەک ناردنەکە دەڵێ بۆ خۆپیشاندەرانمان نردووە، بەڵام ئەوان گلیان داوەتەوە، سەرنجی لەسەرەوە چی بوو؟ کوردەکانی ئێران خۆیان باس لەوەکەن کە هیچ سەچیان پێ نەگەیشتووە لەکوێوە پێیان بوو کە چەک بداتە خۆپیشاندەران دوانیشان خۆپیشاندەر چەکی بۆ چێ خۆ ناچێت بۆ شەڕ، هاوارەکات و دروشم بەرزەکاتەوە و قسە بە ڕژێب ئەڵێت و ناخی خۆی هەڵە ڕێژێت و پاشان ئەگەڕێتەوە بۆ ماڵ، یان هیچ کێشێکە بۆ چوونی خۆی دەرەبڕێت.
بەڵام ئەمێت لێرە خاڵێکی تریش باز بکەم ینی من نازم ئەنجامی ئەم شەڕەتی ئەبێت بەڵام لە حاڵەتێکە کە ئێران زۆر زیانی بەرکەوتووە لە حاڵەتێکە کە ڕژێم بمێنێت من زۆرتر ئەو ئەگەرەدا ئانێم کە ئەم ڕژێمە ڕەنگە بمێنێت بۆ چونم ئەوەیە کە ڕژێمی ئێرانیش پێویستە کە پێداچوونەوەیەک بە سیاسەتی ناوخۆی ئێران دەست پێ بکات ینی ناکرێت وڵاتێک بێت هیچ جۆرە ئازادیە چتیانە بێت ئازادی ڕادەربڕین ئازادی ڕۆژنامەگەری ئازادی حەزبایەتی ئازادی ئەو ئازادی ئاساییانەی کە مافەکانی مرۆڤی جیهان بە مرۆڤی داوە ئەمە خەڵکی ئێرانیش هەر پێویستیان بەو ئازادیانەیە یان شەرت نییە حکوومەت بتوانێت تەنها ئابووری چاکات و ژیانی خەڵک چاکات یعنی ئەبێت حسابی ئەوەش بکات کە ئینسان تەنها لە پێناوی ناخواردن و دابینکردنی ئابوووریەکەی ناژیت یعنی ڕئیشی هەیە و پێویستی بۆشە دەری ببڕێت پاستەکەم مامۆستا مەسعود بێنەوە خزمەت بەرز وەکو دوا پرسیارت باشین شت کە ئێستا کورد بیکە ئێمە لە قۆناغی ئاگربەست داین لەم قۆناغا جا چ لێرە بڵین باشین شت چییە کە کورد بیکە؟ وەڵی باشترین ئیش هەر ینی وەکبری وەسیەتی باو باپیران و هەموو ئاینەکان یەکگرتن زۆر گرنگە حقوایە ئەوجا دەسەڵاتی کوردیش بڕک باز لە گەندەڵی و ئەوەندە خۆ دەوڵەمەندکردن و ئەوانە بێنی ینی هەموو کێشەیە کە لەگە عێراق دروست دەکات لەسەر شتی جانبی ینی لەسەر مادەی 140 فیدرالی و مەجلیسی لەسەر شتانە نییە ینی حقوایە کۆتایی بە و دیاردانەبی لە ناوە خۆش تازە جەنابی کاکفەرید داوای کرد ئازادی لە ئێران هەبی تەمان ئەوە زۆر ڕاستە بەس لە کوردستانی خۆشمان حقوایە دەستگۆڕیەکی دەسەڵات هەبی ینی ئەوە 30 ساڵ 40 ساڵ نازم چەند ڕئیسی هەیە حزب هەر ڕئیسا یعنی عائیلە بوویتە لە هەموو حیزبەکان تقریبا عائیلەوە خەریکە دێتە پێش یعنی ڕەنگە وەزیری چاک بێ ڕێی زۆرای چاکتر هەبی لە کوردستان بێ ئیشێکی بکە ئەوجە دوای ئەمە لەگە عێراق ڕاستی ئەمە ئامۆژگاری پیاو عاقلەکانی دنیادا هەمووی بەمەی گوتیە کاکە ئەو دەستکەوتە گەورانی لە عێراق خاتیت تێکی نەدەن چکە ئێستا عێراق گۆڕانکاریەکی بەسەر بێ ئەوانەی بەدیلە دەیان بینی کە کورد دۆستی کورد خۆشیان بووینە بەغەڕەتی دۆستایەتیان لەگە کردینە ئەولایەنە قەومیانە بێنە سەر حکم بەخواین ڕئیس جەمهورت نادەنی فیدرالیەکەت نادەنی ئەو دەستورەی دەگۆڕن وەڵی هەرێمیش دەکەیتە ژێر هەڕەشە کەواتە لەبەر چی ئەمە تێکی بدەین ئەو وەزعە چاکە هاتە پێشخۆ زیاتر لە بۆ سەرکردە و لە بۆ حیزبەکانە حەق وایە کۆتایی بە وردە کێشانە بێ ینی ئەمە نەتوانین لە جێکی برین ها کاکە تورکیا سووریا وەرە تو ئەتوش وەرە فیدرالی بدە میلەتەکەی خۆت وەچیمە عێراقەکی ئارامت لە بۆ دروست دەبی دەرێکا کە ئارامە نەگۆژ وە بینتان هەردەم ناخۆشە یعنی دەبابی ئێمە ڕەچای ئەوەی بکەین نمونەکی جوان لەو عێراقی دروست بکەین وابی پارچەکانی تریش یان سبەینێ ئێرانیش مانگوتبای ئێران ئەوەمە لە عێراق فیدرالیمان وەرگرتێت کاکە توش فیدرالی بدە کوردستان وەچیمە هاریکاریمان دەبی یعنی ئەگە موامەرەك لەسا کورد هاتە پێش حەقویە بەغدا یارمەتی ئێمە بدە ئەگەم موامەرەك لەسەر بەغدا بوو هەولێر یارمەتی بەغدا بدە ئێستا تقریبان جاروەیە داڵدە لە هەولێر داڵدەی دژایەتی دژەکانی بەغداێ چاکە بەغداشتن دەستی بۆی نەکەڕ بەس ڕەنگە بەغداش دەست بە و ئەوی بکە داڵدەدان چییە ئەوە مەجموعەک خەڵک وە درۆن لە ئێمە دەگرن لە بن پاڕی بەغداشن ڕەنگە بەغدا بەخۆی نەبی بەڵام ئیستیغلالی ئەو عیلاقاتەی خراپەی کردێت کە لە بینی بەغدا و هەولێری هەیە یعنی ئەوانە ڕاستی پێویستە کۆتایی پێبینین لە قسەی ئەخیرم کورد دەو قۆناغە سەختەی ئێستا کە فەراغی وەختە برێن فەراغی قانونی دووەلی هەیە هەتا ترامپ لەسەر حکومە ئەو 2 ساڵە زۆر حکمەتی دەوێت ڕاستیەکەی ئەم پێم باشە حەڵقەت تایبەتی لەسەوەی بکرێ چۆن ئەو 2 ساڵەی ترامپ ماوە کورچی بکات کە سوالی ئەخیر زۆر گرنگ بوو مەبەستە بۆ کورد پرۆژەکەی زەرەر و زیانەکی یەکجار زۆر گەورەیان گورزەکی سیاسی زۆر گەورەمان بەرنەکەی چی بکەین ئەوە زۆر گرنگە و بابەتە بەڵێ
مامۆستا مۆستوێ بە کورتی بێ سوپاس دەکەم پرۆژەکەی ترامپ مەترسیە بۆ نەتەوە بێتە وڵاتەکان وڵایەوەی تێگەیشتم گوت مەترسیە لەسەر میلەتەکان ئەوها تێگەیشتم بەڵێ بە کورتی بێ سوپاس دەکەم دەزانی چێت ترامپ لەبەرەوەی زۆر ئیتیزام بە نیظامی دووەلی ناکە نیظامی دووەلی لە بۆ میلەتانی زعیف زۆر باش حتا لە بۆ دەوڵەتی زعیفیش تو لە گوندەکی بژی ئەگە قانونی لێبی لە بۆ فەقیر و هەژار و کەندەستەکان باشە خۆ قانونی لێنەبی ئەوی دەسەڵاتدار چ مەجبورە لە جیهانی ژوایە ترامپ بەخۆی چ پێویستی بە میساقی ئومەم متحیدە و جارنامەی مافی مرۆڤ ئەوانە نییە ئەری چه پێویستی ئێمە پێویستمان پێە ئێستا ترامپ زۆر دژی ئەوانەیە ئەوانەی لە ناو بردێ لەبەر هەندێم ناومێنە فەراغی قانونی دووەلی و نیظامی دووەلی ئەجە دوایە لە پرۆژەکەی ئەگە تەمەشایکەی پرۆژە 38 لاپەڕەکەی ناوی لێنە استراتیجەتی ئەمنی قەومی ئەمریکا هیچ جۆرە مافەکی ینی میلەتانی فەقیر و هەژاری تێدانە زیاتر زۆر تەبەقیە ینی زۆر ئەو ڕیسالەی مارکس کاتی خۆی کە لەبارەی ڕائسمالیەت وەسفی دەکرد بەڕاستی ترامپ نمونەیەکە لەوانە یان ئەوەی لە ئومەم متحیدە جارێک باسیەوەی کرا ئەبناء شیمال و ئەبناء جنوب ڕێک ئەمە لەو چوارچێوەی حساب دەکات ترامپ بە چاوێکی زیادە یعنی ئەمە بە چاوێکی کورد ینی نەکورد زۆربەی میلەتەکانی ناوچەکە ئەو زیاتر تەبەقەیەک لە جیهانی پێ گرنگە تەبەقە ڕوئاسایەکان ئەجە شتەشکەش هەیە زۆر گرنگە ئەوش باس بکەین ڕاستی ترامپ و ئیدارەی ترامپ لایەنگری مرکزیەتی دەوڵەتن زۆر گرنگە ئەو قسە مرکزیەتی دەوڵەتیش لە بۆ ئێمەی کورد بەمعنە نە فیدرالی جێی دەبتەوە نە حکمی ذاتی نا لا مرکزی هیچی نابتەوە لەبەرەوەی لە زۆر لایەن ئەمە لەگە ترامپ نەک ئەمن باسی ئەمریکا ناکەم ئەن باسی دیاردەی ترامپ دەکەم ئەو فترەیە کە ترامپ لەسەر حکومە زۆر عاقلایەتێکی زۆری دەوێت هەتا ڕەتی دەکەین بە سەلامەتی بەڵێ سوپاس دەکەین مامۆستا مەسعود کاکتۆرەگەر خولەکیش بۆ زەناوی پوختەیەکت ماوێ لەسەر کورد یان جەنگەکە لە خزمەتە وەڵاهی منەڵێم ئەم جەنگە ئەگەر بژوەستێ کۆتایی پێبێ ئاسەواری هەردەمێنێ لەوانە مەسەلەن قسە لە هەڵۆشانەوەی ناتۆوە کرێ ترامپ باز لە گرینلاند هەکاڵێ چاومان لە سەرەتی باشکرا مەبەستم دنیای بەرەو ئاڵۆزی و پشێوی بردووە یەکەم هیوادارم جەنگ بوەستێ و کۆتایی پێبێ و چیتر خەڵقی سڤیل نەبێتە قوربانی و ئێمە زەرەدمەند نەبینتیە دوو هیوادارم دەوڵەتی ئێرانیش ئەگەر ما کە بێگومانیشم ئەگەر بمێنێ گەر نەمێنێەوە هیچ ئەگەر ماش پێداچوونەوەیەک بە وەزع حاڵی خۆیان بکەن و پێشم وانە ئێران دوای ئەم جەنگەوەکو ئێرانی پێش جەنگەکە بڕوە لە پەیوەندی نێو دەوڵەتەکانیان لە پەیوەندی خۆیان لەگەڵ خەڵکە لە کێشەی نەتەوەکانی ناو ئێرانە هەموو ئەم بابەتانە گۆڕانکاریەک بکەن بۆ مانەوەی خۆیان چکە گەر گۆڕانکاری نەکەن ئەگەرێکێ دوای ئەم جەنگە وێرانکاری هەر میلەت ڕاپەڕێ ڕاستی ئەوە خاڵێک بۆ ئێمە کوردیش لەم بارودۆخە سەخت و خراپەیە ئێمە دەرکەوت کە لە ناو جەنگەکەشانە بووین خوێندن نەما کارەبا نەما پێداویستەکانی تر نەما گەر بەغدا و چێنە ناردایە و چەش نەدەبوو و بەغدا یارمەتی داوین جاران داوای 120 ملیاریە کرد و چێنە نارێستا بە 40 ملیارێک رازی بۆ موچەکەی نردووە ئەمە بەڵام لە هەموو ئەم خۆراغە سەختانە چاتا ئێستا ئێمە یەک سەر و کۆمارێکمان بۆ بەغا پێ دیاری نەکراوە لە گرنگترین ئەم حاڵەتەی کە ئێمە پێویستیمان بەوەی بەرپرسە بەتواناکان ئەم وڵاتە بەڕێوەبەرن لە ئەم دوو حزبەی دەسەڵات بەداخەوە لە دژی یەکتری کامی زۆر بێهێزای نێرن بۆ بەغا ببێ بە بەرپرسی ئەم وڵاتە و نوێنەرایەتی کورد بکە هیوادارم یانی بە خۆدا چوونەوەیە بکرێ ڕێکەوتنێ بکرێ چکە بەڕاستی ئێمە بەرگەی شەڕ و پێکدادان ناگرین ئێمە هەر دەکرێت لە ڕێگای حەشی شابی ئەوانەوە خەڵک هەرێمی کوردستانمان لێت تێکدا کە نەدراوسێکانمان حەز بە مانەوەی ئەم هەرێمە فیدراڵیاکەن و دەرکەوت ئەمریکاش لەگەڵ بوونی دەوڵەتی مرکزیە ئەگەر ئێمە خۆمان فریای خۆمان نەکەوین ناوماڵی خۆمان ڕێک نەخینەوە ئاوا بڕوە داهاتوو ئێمەش تووشی مەترسیە باستەکەم کاک فەرید خولەکیش بۆ زەنە بەسەر پێویستی بە خۆڕی خستنەوەکی باشێ لەم قۆناغە بڵێ بەدڵنیایەوە پێم وایە قۆناغی پێش جەنگ و قۆناغی پاش جەنگ بەشدار بین یا بەشدار نەبین وەکو یەک نییە و ئەبێت ئێمە لێ بسراوەتی خۆشمان بگرینە ئەستۆ ئەوەندە پێمان بکرێت بڵێ ئەوەندە پێمان بکرێت
ئەگەر شەڕی خۆمان نەبێت ئێمە خۆمان تێوە نەگرێنین ئێمە شەڕمان زۆر دیوە یانە هیچ گەلێک بەقەت ئێمە زەرمەند نەبووە لە شەڕ لەبەرەوە بە پێی خۆمان بچین بۆ شەڕ بە دڵنیاوە شتێکی باش نییە. بەڵێ سوپاس دەکەین کاک فەریدە سەرد و دکتۆر دارە محەممەد ئەمین هەروە لاولێری شەوە مامۆستا مەسعود خالق سوپاس بۆ بەڕێزیشتان سوپاس بۆ بینەرانی بەڕێ سوپاس باوکارانم.